بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێی جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجیەکەن بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایەکتان و ئەمڕۆتان پڕبێت لە خێر و بەرەکەت. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر گرفتە تەندروستیەکانی پارێزگای هەڵەبجە بە تایبەتی لەداوە هەموو گرفت و قەیرانانەی کە ئەمڕۆ بەرۆکی کەرتە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتووە کەرتی تەندروستی لە هەڵەبجە دەمێکە ناڕەزایی لێکەوتوێتەوە بەڵام تا ئێستا گرفتەکان بە تەواوەتی چارەسەر نەکراون لەلایەکەوە گرفتی ناڕەزایی هاوڵاتیانە لەلایەکەوە خودی پزیشکەکانە لە ماوەی ڕابردووشدا یەکێک لە پزیشکی گشتیەکان هەندێک ڤیدیۆی بڵاو دەکردەوە ناڕازی بوو ئەمڕۆ میوانمان دەبێت بۆی بزانین ناڕەزایەتیەکان بەکوێ گەشتن گرفتەکان بۆ چارەسەر ناکرین یان کام لە گرفتەکان چارەسەر کراون کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. واروەها تەوەری دووەم ئەمساڵ ڕاستە گرفتی وشکە ساڵی هەیە بەڵام لە هەمان کاتە گرفتی کەمکردنەوەی بەنداوەکانمان هەیە ئەو ڕووبارانی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەڕژێنە ناو خاکی هەرێمی کوردستان زەی بچووکیژەیەکێکە لەو ئاوان و ڕووبارانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بۆ یە قسە لەسەر مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوشکبوونی ئاوی زەی بچووک دەکەین لە ڕووی ئاوی خواردنەوە پێداویستی هاوڵاتیان و بەتایبەت پرۆژەکانی ماسی و ئەو پرۆژانی کە بەگشتی لەسەر ئەو ڕووبارەوە. وڵە دەستخۆش لەگەڵەمانشدا کۆمەڵەیەک بابەت و زانیاری دیکەمان دەبێت سەرتاش دەچینە لای بەڕگەی کەشوهەوا فەرموون باکەکەەوە بینەر. بەڵازیزان تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر گرفتە تەندروستیەکانی هەڵەبجە. گرفتە تەندروستیەکانی هەڵەبجە توانم بڵێم نزیک بە 10 ساڵە هەیە لەلایەکەوە هاوڵاتیان ناڕازین لە هەندێک خزمەتگوزاری لەلایەکی دیکەوە بەشێک لە پزیشک و کارمەندانی تەندروستی ناڕازین بۆی کە هەندێک گرفت هەن لە ناو کەرتەکەیاندا بەڵام تا ئێستا چارەسەر نەکراون هەرچەندە لە کابینەی پێشوو یەک دوو جارێک وەزیری تەندروستی سەردانی و پارێزگایی کرد بەڵام دیارە بەشێک لەو گرفتانە وەکو خۆیان ماونەتەوە و هەندێکیش باوەڕیان وایە گرفتەکان زۆرتر بوون. یەکێک لەو پزیشکە ناڕازیانە کە دکتۆرە باخان ئازاد پزیشکی گشتیە لە نەخۆشخانەی هەڵەبجە ماوەیەکە دەنگی ناڕزایی خۆی هەڵبڕیوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوار دەکا کە گرفتی تەندروستی لە هەڵەبجە زۆرە پێویستە ئەم گرفتانە چارەسەر بکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا دکتۆرە دەست بەسەر کرابوو ئێستا لێرە میوانمانە بۆی کە قسە هەم لەسەر گرفتەکان بکەین هەم لەسەر هۆکارەکانی دەست بەسەراگرتنی دکتۆرە باخان. دکتۆرە بەخێر بیت. دکتۆرە ئەگەر پێمان بڵێ گرفتەکان چین لە بەروی کاتکەمە بەخێرایی بەڵێ تەبعاً ئێمە لە ڕابردووە ئاماژەمان بۆەوە کرد بۆ نمونە هەر لە نەخۆشخانەیەکی بچووکە کە نەشتەرگەری سێمی پرایڤێتیان تێکرد لە کاتێکا لە مانگێکا 140 ملیۆن دیناریان عملیاتە کرد 40 ملیۆنیان پیشانی حکوومەتەدا دەیان دەناردەوە بۆ خەزێنەی حکوومەت 130 ئەوە بۆ خۆیاندا ئەنا و ئاماژەمان بە ئەوە کرد کە گەندەڵیەکی زۆر هەیە و ئەوان دەیانەوێت
شتەکە بەو جۆرە لێ بکەن کە ئەم قسانەی من دوورە لە ڕاستیەوە بەڵام حکومت بە تایبەتی سەرۆکی حکومت وەزارەتی تەندروستی دەتوانن بە دووادا چوون بکەن بۆ ئەو یاداشتەی کە تەنها لەسەر کەیسی کۆڕۆنا کە چەند بە هەدەردانی سامانی گشتی هەیە با گوێ لە قسەی من نەگرن گوێ لە یاداشتەکانی راپۆرتەکانی چاودێری دارایی بگرن کە دەبینن لە کاتی کڕینی قەڕەوێڵەیە کاکەبایی $6 بۆ 330,000 دینار نووسراوە لەسەر شانی هەڵەبجەییەکان و هەروەها دەبینین لە کاتی کڕینی سنتریفیوجێکی 12 باگی ئەڵمانیا بای 13 وەرەقەیە لە ناو بازاردا 55 ملیۆن دیناریان نووسیوە لەسەر حسابی حکومەت و خەڵکی هەڵەبجە و لە کاتی کڕینی جیهازێکی کوڵ سنتریفیوج هەستاون کە سعرەکەی لە هەولێر بای 9 وەرەقەیە لە سلێمانی من سەوام کرد بە 10 وەرەقە بوو 8 ملیۆن دیناریان نووسیوە کاتێک کە فیلتەر تیپێکیان شتێکی مختبەریان ویستە بێت بای 5,000 دینار بووە 100,000 دینار نووسراوە بای 15,000 بۆ 200,000 دینار نووسراوە بای 40,000 بۆ 800,000 دیناریان نووسیوە ئەمانە هەمووی بە بەڵگا لە لای چاودێری دارایی هەیە دەتوانن بۆ بە دووادا چوون بکەن لەسەر ئەو دزیانە کە چۆنچۆنی کردویانە بەڵام دکتۆرە بگورێتەوە هەموو بەڵگانە ئەخەیتەڕ و بۆچی هیچ بەرپرسێک هیچ لایەنێکی حیزبی لەو دەبەرە نایەتەوە بەڕاستی ئێمە ساڵێک و 9 مانگ هەموو بەرپرسەکانی یەکێتی بە مەکتەبی ڕێخستنەوە بە زۆربەی سەرکردایەتی یەکێتیەوە ئاگادارمان کردوتەوانێ هیچ مووقیفێکیان نەبووە کە ئەندام پەرلەمانەکانی خۆیانمان ئاگادار کردوتەوە دواتر هاوارمان کردو بۆ هەموو لایەنە سیاسیەکان بە یەکێتی بە گۆڕانت بە پارتیت بە یەکگرتووت بەنەوەی نوێت داوامان کردووە هەر کەسێک بێتە ناو ئەم مەوزوعەوە وەکو کارێکی ئینسانی کە مافی نەخۆشە مافی ئەو خەڵکی هەڵەبجەیە کە کیمیاباران کراوە ئێستا عیلاجی بەسەر کوێ درێتێ و کەسانێک دێن دیفاعیان لێکن کە عەلە ئەساس قسەکانی من ڕازنیە و دوورە لە ڕاستیەوە لەبەرەوەی ئەوانە خۆیان بە نایاسایی دوو دانەجار لە حکوومیە چوونەتەوە زانکۆ دواتر لە کاتێکا ئێواران لە محازەڕەیە مدیری بانقی ئێوارانیشە باشە خەڵکی هەڵەبجە شەقامی هەڵەبجە بۆ بێدەنگن لەمە هەستەکەمەوەی بەسەر من هاتووە بۆ نمونە من بەو شێوە بەدڕەوشتانەیە لەلایەن ئێمە دەبواە شانازی بکەین کاتێ دایکی من سێ شەیدیاوە ئەوە دایکی من برازای جەلال تاڵەبانیە ئەمە بەرامبەری بکرێ بێن ماڵی بپشکن و مۆبایلی بەرن و سوکایەتی بەکچی بکەن و لە ناو فلکەیەکە بابە من دکتۆرێکم نە پیاوم کوشتووە نە اختیطافی خەڵکم کردووە نە ئیرهابیم نە تیرۆریستم نە تەزویراتم کردووە تۆ بە چه حەقێ دکتۆرەیەک بەو شێوە ناشرینە لە ناو فلکەیەکە شۆفێری ئەکا ئەبوایە ئاسایش و ئەمنیەت بۆ پاراستنی ئاسایش و ئەمنیەتی هاوڵاتی و نەخۆش بێ نەک بۆ پشگیریکردن لەو کەسانی کە گەندەڵی ئەکەن و ئاسایش و ئەمنیەتی خەڵکی ئەم شارە و هەڵەبجە و کوردستانیان تێداوە لە پشت دەستگیرکردنەوەکەتەوە بوو ئەو کەسێکە لە پشتی دەستگیرکردنەکەی منە کەسێکە بە ناوی سین لەبەر حورمەتی ئەوەی کە نەبێ بە تەشیرکردن کە مەرزپرسی ئۆپراسیۆنەکانی سلێمانیە بە عیلاقاتی شخصی کەیسێکی دوی مۆبایلیان دروست کردووە و منیان بردوتە نێو ئاسایشەوە و فەیسبوک و ئینستاگرام و دار و بەردی منیان لای ئەیانەوێ کەیسەکە بکەن بە کەیسێکی سیاسی بۆ حاجی هەڵکەوتی تیاوتم بابە من حاجی هەڵکەوت خۆ هەر حاجی هەڵکەوتی تیانە بەسەر چنارخان وتراوە بە کاک ئەبوبەکر هەڵەدنی وتراوە بە دکتۆر غالب وتراوە بە کاک سۆران عومەر وتراوە بۆ حەسی بەگەردی وتراوە کێ خۆی بە باش و بە دڵسۆز زانێ دکتۆرە شایان یەکەم کەس بۆ پێی وتراوە لەسەر پشکی گۆڕان کاروان گەزنەی و هاوڕێ مەلاستاری یەکێتی ئاگادار بوون ئەی کێیەک با قسە بکە داوا ئەەکەم لیژنەکانی پەرلەمان بە زووترین کات بێن بۆ ئەم کەیسە نەکەین بە کەیسی سیاسی چونکە دەنگی من بۆ هەموو لایەنە سیاسیەکانە دەنگی من دەنگی نەخۆشە دەنگی حیزبی نییە یعنی نامەوێت وەکو دکتۆر بەختیار بتانەوێ شارەکەمان پێچۆڵ بکەن ڕابکەین لە دەستان بۆی بڵێن ئەمە حیزبێکی سیاسی لە پشت بوو من حیزبی مەگەر زەڵاتەم لە پشت بێت یعنی ئەوەی من موشەکەلە وایە هەموو حیزبەکانی تێ و هانام بۆ بردوون ئەگینە ئەوەی من بە هیچ شێوەیە هیچ حیزبێکی سیاسی لە پشت نییە کەیسێکی ئینسانی مرۆڤایەتیە و داوا ئەەکەم بە زووترین کات لیژنەی تەندروستی وەزیری تەندروستی بێتە جواب چووکە ئەمانە دەیانێت دیزە بە دەرخۆنەیە مەوزوع بکەن بە لیژنە نابێ بە قەراری سەریع بێ و سەرۆکی حکومەتیش لیژنێکی ئەمنی بنێرێ چۆن بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیە ئەکرێ زۆر باشە دکتۆرە باست لە کڕینی پێداویستیە پزیشکیەکان کرد بە نرخێکی باڵاوە هەموو ئەم بەڵگەنامانە لە راپۆرتەکانی چاودێری داراییدا هەیە بەڵێ بۆچی چاودێری دارایی هیچ ئیجراتێک ناکە و بۆچی تۆ لە ڕێگەی یاساییەوە ئیش ناکەیت من لە ڕێگەی یاساییەوانێ لە مانگی نوێی 2020وانێ دەستەی دەستپاکیم لێ ئاگادار کردوونەتەوە داواکاری گشتیم لە هەڵەبجە ئاگادار کردوتەوانێ یعنی حتا داواکاری گشتی هەڵەبجە خۆی هاتووە دەرمانەکەی گرتووە ئەوڵێ شتیوانە دکتۆرە باخان خۆی ئاخر سێپی کاپ دەرمان دکتۆرێک چۆن دەتوانێت بۆ نمونەیانێت تۆمەتی ئەوەش بۆ دروستکەن تۆ دەرمانەکە وداناوە بۆیان لەکوێ ئەم دەرمانە لە ناو مەخزە ناگیراوە
دراوە مەخزنی نەخۆشخانەی حکومی نەخۆشخانەی فریاکەوتن و کارمەندەکانی تەواوی خۆیان شاهیدن بەڵێ ئەدرا بە خەڵک و ئەیانوت بڕۆن کلیلەکەیاندا ئەیا پێیان شەوانە بڕۆن لەم شوێنە دەرمانی 2023 تیا بووە بە چ شەرەف و کەرامەت و ئەخلاقێکەوە پزیشکێک ئەگەر پزیشک بێ و مافی ئینسانی لابێ سوێندی یاسایی خواردووە کە دەبێت بە وەفا بێ بەرامبەر بەهمێنەکەی و نەخۆش عیلاجی 2023 با بە خەڵک زۆر باشە دکتۆرە باخان دەزانی چۆنە ئەمە پرسیارێکی ڕەنگە زۆر لە کۆمەڵگەی خۆمانە پێی بوتری عشاعیرانە دەکرێت ئەم هەموو پزیشکە لە هەڵەبجە هەن هەمویان بێدەنگ بن ئەم هەموو خەڵکەی هەڵەبجە کە دەزانم گرفتی تەندروستی هەیە بەڵام هیچ کامیان ئێستەوەکو دکتۆرە باخان دەنگی بەرز نەکردوێتەوە تا ئەو حەددە بێدەنگ نابێ کە دەستگیریش دەکرێت بۆچی تەنهاتوە بۆ ئەوان نایەن پشتیوانێت بۆ دکتۆرەکانی تر نایەن زۆربەی پزیشکەکان مستەفیدن لەوێ بۆ نمونە پزیشک هەیە لە سلێمانی لە خەستەخانەی ڕۆیاڵە مانگی 3 ملیۆن 3 ملیۆن و 750,000 وەرەگرێ ببوورە یەک دەقن نەناوی ئەمەوێ شەخص بێنی ناناوی شەخص نایە دڵنیابە لە نەخۆشخانەیەکایە لێرە دەوامەکە لە جەدوەلی خەفارەتە دانراوە باشە ئەم پزیشکە لە دوو نەخۆشخانە ئەبێ کەسێکە دیوە قاچی لە دوو نەخۆشخانە بێ بۆ نمونە نەخۆشخانەی ولادە لە هەڵەبجە تقریبی 10 دقە دوورە لە نەخۆشخانەی گشتی هەڵەبجەوە و تقریبی 5 دقە بۆ 6 دقەش دوورە لە نەخۆشخانەی کیمیا بارانەوانێ کەسێکە دیوە پزیشکی بەنج بێ بڵێ تۆ لەم دوو شوێنە تەواجودی هەیە و لە هیچ کامیان نەبێ ئەمە هەمویان ئەوان پزیشکەکانی بەنج بە هیچ شێوەیەک وە بە بەڵگە ئەمە ئەتوانم ئیسپاتی کەم پزیشکەکانی بەشەکانی تر دەتوانین بڵین بەشی هەناوی بێباکن بەڵام پزیشک هەیە لە ڕۆژێکە خەفارەتی هەیە لە تەواری ئەم پزیشکە بۆ موچەیەکی بنەڕەتی لە حکومەت وەرەگرێ لەگەڵ ئەوەیە لە تەواری نییە لە ئیستیشاریەکە دانیشتۆ بە بلیت نەخۆش ئەبینێ ئێ باشە تۆ خەفەری لە تەواریە چۆن لە ئیستیشاریە دانیشتووی پاشان دوای نێوەڕوان لە کلینیکی خۆیەتی هەیە بەدل عیادەی بۆ نووسراوە عیادەشی هەیە لە چ قانونێکە هەیە حکومەت بەدل عیادە بابەتۆ تۆ عیادەت هەبێ شەوانیش لە ئەهلیە تەلەفۆن مقیمەکە چی بۆ بکەم چی بۆ نەکەم بابە گیان ئاوا نابێت تۆ لە مانگێکە ڕەنگە لە 4 لاوە پارە وەرەگرێ لە ڕۆژێکە ئەمە هۆکاری ئەم هەموو گەندەڵیانە بۆکی ئەگەڕێنیتەوە ئەیگەڕێنمەوانێ بۆ حیزب کە کەسانی نامەسئول کە کەسانێکی بێمستەوە ئاڵێ بەردێک ناشی هەڵیاتە گۆمە و بە هەزار زانانایەتە دەرەوە کەسانێکی نامەسئول و ئەوەن شوێنی شیاونیە بۆ ئەو جۆرە کەسانەوەیە لە کەرتی تەندروستی کردووە بەم هەموو پەرلەمانتارانەی کە ناوت هێنا بەموو هەمانە دوت بەڵێ کەسیان هاتن بە دۆداچوون بکەن کەسیان هاتن قسە بکەن چکۆ بە ڕێ قسە بکەین ئەمانە خۆگەر بۆ باسکردنی قاچاقی سەر سنوورەکان بن هەموو ڕۆژێ لاپەڕێکیەوەنە لە فەیسبووکە نووسن ئەم دەرمانە پێم وایە هێندێک قاچاقیەکە زیاتریش مەترسیدارە بۆچی ئەمانە نایەن بەدەم قسەکانی جەنابتەوە هاتوون ئەوانی ژەڵێ مەکتابەکەین و لیژنە ئەنێرین و ئێ باشە خۆتۆ هەتا ئێستا من باشە پەرلەمانتار هەیە بە مۆبایلی خۆی دەڕات بە شێوازێکی ینی بە دزیشەوە خەریکی بە دوواداچوونە ئێبابێ بە دوواداچوونێکیش بۆ وێ بکە پێم خۆشە بێن مەدانی قسە بکەن من لە خزمەتیان نابم ئەو قسانەیشی کە ئەیکەم هەمووی بە بەڵگەوە ئەیەم پێیان بێمنەتم لە هەموو قسەکانی خۆم و بە تەحەداوە ئەیڵێم ئەگەر من خلافم هەبوو لەم قسانەیە با من چی خراپە بەرامبەر دکتۆرە هەمووی بە بەڵگەدراوە بە دەستەی دەستپاکی بە وەزارەتی تەندروستی بە پەرلەمان بە داواکاری گشتی لە سلێمانی بە داواکاری گشتی هەڵەبجە بە زۆربەی لایەنەکان دراوە بە چاودێری دارایی دراوە لایەنەکان وەڵامی ئەم بەڵگانەی تۆ بێ وەڵام بێت هۆکاری ئەمە چییە؟ تۆ پەنابردە بۆ ئەندام پەرلەمانەکان بۆ دەستەی لەبەر ئەوەی پیان وایە حیزبی باڵادەست پشگیری لەو جەماعەتاکە و کەسانی بێت هەموو هۆکارەکەی گەڕێنیتەوە حیزبی باڵادەستە پشگیری لە کۆمەڵێک کەسی گەندەڵەکە لەویایە بەداخەوە دەبوایە ئەو حیزبە خزمەتی بە خەڵکی بەژمەینێت ئەو کەسانە بتوان ئەم دۆخە بگۆڕنیات ئەوەی ئەبێ ئەو کەسانە لا ببرێن لەو پلۆپۆست من پێم وایە دەبێت لا ببرێن دەبێ بدرێنە دادگا لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێ پشتیان بەربدرێ تاوەکو حەق و نەحەق دەربکەوێ زۆر باشە دکتۆرە گرفتەکە تەندروستیەکانی هەڵەبجە توان بڵێم 10 ساڵێکە هەیە چکە بیرنە لە 2011 و 12 شەوە ئەمانە هەر هەبوون تەنانەت دکتۆر ڕێکە و دوو جار سەردانی هەڵەبجەی کرد لەسەر ناڕزایی هەندێک ڕێکخراوە ئێستا تەنانەوە ڕێکخراوانەش بێدەنگ بوون یعنی ئەم گرفتە تەندروستیانی هەڵەبجە بۆچی چارە نەوەتەکان هەڵەبجە باشتر بۆ بڕۆ خەڵکی هەڵەبجە بدوێنەڵێ دکتۆرم هەبووە فیشێکی دەرهێناوە عملیاتی گەورەی کردووە ئێستا هەرچی لە هەڵەبجەیە یا عملیاتی لوتە یا عملیاتی تەجمیلێکە ما باقیەکەی تر بە ئیزعاف 6,000 بنزین 30,000 بۆ کارمەند و نازام چی 18,000 بۆ خواردن هەموو ئیزعافەکەی گوازنەوە وەرەقەیەکەوێ لەسەر حکومەت باشە بۆ پەنجەشکانێ بیخەرە ئیزعافەکە و بۆ سلێمانی لەوێشەوە ئێستا بە تایبەتی ئەو دکتۆرانە بە جۆرێک بازرگانیەکەیان تەنسیق کردووە
دەبینیت دەستت ئەشکێ تەواریت حاڵەتێکە بۆت ناکە ئەدبات لە ئەهلیەکە ئاڵێ 2 ملیۆن حەقی پلاتینەکەتەوە ئەوە نەش حەقی خۆمە و 3-4 ملیۆنێک لەسەر نەخۆشەکەوێ و بەڕاستی پێم وابێ دەبێ حکومەت ئەوانە جیاب بکاتەوە کە لە کەرتی ئەهلی و کەرتی حکومیایە ئەوەی لە حکومی شەکە دەبێ ئیشی خۆی بکە ئەوەی لە ئەهلیژی شەکە دەبێت نیوەی داهات و باجەکەی لێ بسەنێتەوە بیاتەوە بە دەرمان لە حکومیە بۆ نەخۆش لای ئێمە فێرین لە سنووری سەوز ڕەخنە بگرە دەڵێن زۆنی زەرد لە پشتە زۆنی زەر ڕەخنە بگرە دەڵێ زۆنی سەوز لە پشتە ئێستا تۆ بێبەش نیت لەم تۆمەتانە بابا منیش ئەیانەوێ شتەکەم بەم جۆرە لێ بکەن ئەو بۆ حاجی هەڵکەوت قسەی کرد باشە حاجی هەڵکەوت کابرایەکە لە منتیقی عەشایر ئێخۆ هەر ئامۆزاکانی ئەو لە ناو حیزبی دەسەڵاتی یەکێتیان کاکە خۆ ئیترەمە بیر و باوەڕە کێ پیاوێکە بە مەردایەتی خۆی من هەر لە ڕێگەی عیلاقاتەوە وتومە حاجی گیان شتێکی لەو بابەتەیە تۆ دیتە دەنگ جواب چونکە من هەستەکەم گۆڕان دکتۆرە شایان دەنجی ناڕوا بەتەنیا لە پەرلەمانە سەرچنار خان دەنجی ناڕوا و توێتی من وەکو کەسێکی دەڤەرەکە قسە دەکەم و پشگیریشیان لێکەم ماڵی ئاوا بێ هەر کەسێک پشگیری لە حەق بکە سیرات المستەقیمە خەتی ڕێکەر کەسێ لەگە سەری بڕوا هەر ئەبێ بگاتە نەتیجە تۆڕی پاراستنی تەندروستی هەڵەبجە چی ئەڵێت؟ پێم وابێ دکتۆر گۆران عەبدوڵڵا زۆر هاوکارمانە و تۆڕەکە بە ئاشکرایی لە بەریتانیا ناسێنراوە و تۆمارکراوە هەر لێرەوە داوا لە دکتۆر گۆرانەکەم کە پەرلەمانی بەریتانیا و ڕێکخراوی WHO ئاگادار بکاتەوە بەڕاستی ئەم وەزعی کوردستان ئاوا ناڕاتە سەر ئەگەر وا بڕوا هەرچی دکتۆر و هەرچی ئەوانەی کە لە نێو ئەو کەرتن کۆمەڵێ باندی مافیایی گەورەی تیجاریان دروست کردو و خەڵکەکەش هەموو ئەفەوتێ دکتۆرە پێ دوای ئەم هەوڵانت هەمویان ئەن هیچ ئەنجامێکیان هەبێت هەر هیچ نەبێت دەنگەکەمە ڕایتر ئەو بای هەموویێت دکتۆرە بەتەمای پەرلەمانتاری ناوەڵە بۆچی ئەمە لە خۆتەکەی خۆگەر دابنیشتی تایە تۆش یارم کردووە بە زۆر وام لەیەکە نەقی زەمەیان ڕەنگە تەنسیقێکیش هەبێ شتێک خراپێتە بەردەمت ئەبەت شتیوانە ئەبەت شتیوانە دەتوانی دانیشی هیچ نەبێ وەکو ئەوان دەوامی خۆت کەیت و ناژێڵن دەوامەکەش بکەم لە خەستخانەی چۆڵا دایان ناوە مەڵێ بێت تۆ بێی لە خستەخانەی چۆڵا نەخۆش نەبینی دواتر فەرمانێکی بۆ دەرکردوم ئەڵێ لەم ژوورە نەقڵ بۆ ئەو ژوورە لە هیچ قانونێکی ئیداریان نییە کارمەندێک لە ژوورێکەوە نەقڵکەی بۆ شوێنێکی تر لەم ژوورە نەقڵ بۆم ژوورە یعنی بە ئارەزی خۆیان یاری بە کتاباتی دایراکەن شکر و تەقدیرە بۆ دەرەکەن ئەیدڕێنن نەقڵ دکتۆرە بۆ هیچ دکتۆرێکی تر نییە کە ئەوە پشتێ بگرێت تاکە دکتۆرێکیش لەبەر ئەوەی ناتوانن گیرۆدەی دەستی ئەو ناتوانن چونکە ئەوانیش مەزڵومن مقیمەکان بەگیرفانی خۆی تەلەفۆنەکە بۆ ئیخساییە کە لەوانەیە لە مانگێکە 7 ملیۆن بکەوێت لەسەر حکوومەت ماوەیەک زۆرترین گرفتی هەڵەبجە نەبوونی پزیشکی پسپۆر بوو چونکە پزیشکەکانی دەرەوە لە هەڵەبجە نەئەمانەوە تەنان بەشێک لە هەڵەبجەکانیش لە هەڵەبجە چۆن بمێنێتەوە شوێنی نیشتە جێبوونیان نادەنێ چۆن بمێنێتەوە چۆن ئەو خانوانەی کە تایبەتە بە شوێنی مانەوەی پزیشک هەمووی لەلایەن کۆمەڵێک کەس بە تەئیدی حیزبی کابرا 3 کۆگای دەرمانی هەیە 4 خانووی هەیە لە هەڵەبجەیە 3-4 سەیدەلی هەیە لە ناو خانوویکی حکومیان دانیشتووە چۆڵی ناکەمەڵێ ئەڵە شوێنەکەی چاکە دوایی 100 دەفتەرەکە لەسەر جادی عامە زۆر باشە ئەمڕۆ کۆنگری ڕۆژنەمەوانی تێتەوێ بڵێ چی ئەمەوێت لێرەوە پەیامی خۆم گەێنە بە سەرۆکی حکومەت وەزارەتی تەندروستی وەزارەتی عەدل بە دەستەی چاودێری دارایی بە دەستەی دەستپاچی بە داواکاری گشتی تکاتان لێ یەکەم ئەمە کەیسێکی ئینسانی و پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە هەموو حیزبەکان دایک و خوشک و ژن و مناڵی هەموو لایەنە سیاسیەکان تکاتان لێ یەکەم لەسەر ئەم مەوزوعە وەرنەدەنگ مافی نەخۆش لە یاسای پەرلەمانە هینی بۆ دابنێن سزای بۆ دابنێن تۆڵی مافی نەخۆش ئەگەر پێشێل کرا سزای بۆ دابنێ زۆر باشە چی بە خەڵکی هەڵەبجێڵێ بۆچی بەدەنگ نایەن تکاتان لێ یەکەم وەرنەدەنگ مامۆستایانی ئاینی لە هەڵەبجە هەموو لایەنە سیاسیەکانی هەڵەبجە ئیتر سەرەی ئێوەیە ڕەنگە من 4 ڕۆژتر بمگرن دیزە بە دەرخۆنە هەر نەژێڵن ڕۆژی ڕووناک ببینینەوانێ تکاتان لێ یەکەم داوای مافی خۆتان بکەن و چاو نەترس بن چی ترسەڵیان لێ مەکەنەوە زۆر باشە دکتۆرە لە بەروی تۆش پەلەتە دەبێ بڕۆی دەهینا پێمان خۆش بزیاتر باس بکەین دانیشتان ناوبڕێکە وەرگرم زۆر سپاس دەکەم بەڵا عزیزان ناوبڕێکی کورتمان هەیە دواتر لەسەر بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ دێنەوە خزمەتان لەگەڵمان بمێنەوە بەڵا عزیزان بڕگەیەکمان بۆ ئامادە کردوون کاویش بڕگەی ناساندنی کەسایەتیە تایبەتە جیهانی ئاینیەکانە بە شێخ ئەحمەد یاسین دامەزرێنەری کەتیبەکانی ئەقسا یاخود حزبی بزوتنەوەی حەماس لە فەلەستین دەستمان پێ کردووە بە بینەری ژیان و تایبەتمەندی ئەم کەسایەتیە بین بزانین شێخ ئەحمەد یاسین کێیە چی کردووە و چۆن کەڵە پیاوێک بووە
بانگخواز و شۆڕژگێڕێکی لێهاتووی فەلەستین، دامەزرێنەر و سەرکردەی بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماس، خاوەن پێداویستیەکی تایبەت بەڵام کەسایەتێکی کاریگەر. شێخ ئەحمەد یاسین. شێخ ئەحمەد یاسین لە گوندی جوورە لە شارۆچکەی مژدەل لە ساڵی 1936 زاینی لەدایک بووە. لە تەمەنی 16 ساڵیدا تووشی شەلەلی تەواوەتی بوو. لە قاهیرە و لە زانکۆی ئەزهەر خوێندنی تەواو کردووە. شێخ ئەحمەد مامۆستای زمانی عەرەبی بوو. دواتر بوو بە وتاربێژ لە مزگەوتەکانی غەزە. لە ماوەیەکی کەمدا شێخ ئەحمەد بوو بە بەناوبانگترین وتاربێژ لە کەرتی غەزە. لە ساڵی 1952 زاینی دەستی بە چالاکی سیاسی کرد. بەشداری خۆپیشاندانەکان دژ بە سێ دوژمنەکەی میسری کردووە. لە ساڵی 1965 زاینی لەلایەن دەسەڵاتدارانی میسریەوە بۆ ماوەی مانگێک بە تۆمەتی پەیوەندیکردنی بە ئیخوان موسلیمینەوە دەستگیر کرا. لە ساڵی 1970 زاینی لەگەڵ گروپێک لە براکانی غەزە بزوتنەوەی جیهادی ئیسلامیان دامەزران. لە ساڵی 1983 زاینی بە تۆمەتی حەشاردانەوەی چەک و پێکهێنانی گروپێکی سەربازی و بە لا ڕێدابردن و سڕینەوەی دەوڵەتی جوولەکە لەبوون دەستگیر کرا. لە ساڵی 1985 ئازاد کرا لە کردداری گۆڕینەوەی دیلبەدیل لە نێوان ڕژێمی داگیرکەر و بەرەیگەلدا. لە ساڵی 1970 زاینی ئەحمەد یاسین بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماسی دامەزراند. بزوتنەوەی حەماس بزوتنەوەیەکی سیاسیە، کردەوە ئەمنی و سەربازیەکان دامەزراوەیەکی بوو کە پێش ڕاپەڕین بوونی هەبوو. بەڵام حەماس شتێکی نوێ لە چالاکی سیاسی و سەربازی داهێنا. لە ساڵی 1989 دووبارە شێخ ئەحمەد بە تۆمەت و ڕفاندن و تیرۆرکردنی سەربازانی ڕژێمی داگیرکەر و دامەزراندنی بزوتنەوەی حەماس لەلایەن ڕژێمی داگیرکەرەوە دەستگیر کرا و بە زیندانی هەتاهەتایی سزادرا. لە ساڵی 1997 دوای هەوڵی تیرۆرکردنی خالید مەشعەل لە وڵاتی ئەردەن لە سەرداوای ئەردەن شێخ ئەحمەد یاسین ئازاد کرا. پاش ئازادبوونی بە هۆی ئازار وەشکەنجەوە لە نەخۆشخانەی مەلیک حوسێن لە ئوردون چارەسەری وەرگرت. پاش وەرگرتنی چارەسەر ئوردونی بەجێهێشت و لە ناو ئاپۆڕێکی جەماوەریدا گەڕایەوە کەرتی غەزە. ئەحمەد شێخ یاسین چالاکیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوەدا دەست پێ کرد. گەشتی دەکرد بۆ وڵاتانی سعودیە و کووەیت و ئێران و سووریا و ئیمارات و سوودان. شێخ ئەحمەد لە کاتی گەڕانەوە بۆ خەزەوتی سوورین لەسەر بەردەوامبوونی جیهادکردنمان هەتا سەرکەوتن بەدەست دێنین بۆ ئومەتەکەمان. بزوتنەوەی حەماس بە سەرکردایەتی شێخ ئەحمەد شێخ یاسین لە 28 نۆی ساڵی 2000 ڕاپەڕینی دووەم کە بە ڕاپەڕینی ئەقسا ناسێنرا دەست پێ کرد. دەسەڵاتی فەلەستینی سزای نیشتەجێبوونی ناچار لە ماڵەکەیدا سەپاند بەسەر شێخ ئەحمەد یاسیندا. ئەو کات ڕژێمی داگیرکەر باوەڕی وابوو بە نیشتەجێکردنی شێخ ئەحمەد چالاکیە سەربازی و سیاسیەکانی بزوتنەوەی حەماس کۆتاییان پێدێت. بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بزوتنەوەی حەماس شکۆ و چالاکی زیاتر دەبوو. خەڵکی کەرتی غەزەش زیاتر لە جاران پێشوازیان لە حەماس دەکرد. لە 6 سێپتەمبەری ساڵی 2003 ڕژێمی داگیرکەری زایۆنی خانووەکەی شێخ ئەحمەد یاسین بۆمباران دەکات. بەڵام پیلانی تیرۆرکردنی سەرکەوتو نابێت و ئەوەش پێگەی جەماوەری و سیاسی شێخ ئەحمەدی لە ناو غەزە و لە لای وڵاتانی دەرەوەش بەهێزتر کرد. شێخ ئەحمەد یاسین پاش ڕزگاربوونی لە هەوڵی تیرۆرکردنی وتی ڕۆژگار دەیسەلمێنێ کە حەماس لە تیرۆر و کوشتن بێباکە و سەرکردەکانی حەماس داوای شەهیدبوون دەکەن. لە مردنیش ناترسن و جیهادکردن و بەرگری بەردەوام دەبێت یان سەرکەوتن یا شەهیدبوون. ڕژێمی داگیرکەری زایۆنی لە هەوڵەکانی بۆ تیرۆرکردنی شێخ ئەحمەد نەوەستا و لە بەرواری 22 مارسی ساڵی 2004 لە کاتی گەڕانەوەی لە نوێژی بەیانی شێخ ئەحمەد شێخ یاسین بە تۆپبارانکردنی کورسی جوڵاوەکەی بە چەندین موشک شەهید کرا. خەڵکی غەزە بە تێگڕا بەشدار بوون لە ناشتنی تەرمی شێخ ئەحمەد و لە ڕێپێوانێکی نیو ملیۆنیدا تەرمی شێخ ئەحمەد لە کەرتی غەزە بە خاک سپێردرا. شێخ ئەحمەد یاسین دەڵێت من مرۆڤێکم کە لە ژیاندا ژیاوم بە یەک ئاواتەوە
ئەویش ئاواتەکەم ئەوەیە خوددا لێم ڕازی بێت. وەڵە بەرزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکی سەرجەم شار و شارۆچکەکان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرتاش دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش، زانیاری و کار و چالاکی لای تۆ چیە فەرموو؟ بەڵە شەیدا سڵاوتان لێ بێت، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە بە بۆنەی دواکەوتنی موچەوە لە دوێنێەوە مامۆستایانی سنووری پارێزگای هەڵەبجە مەڵوێستیان وەرگرتووە دەربارەوەی کە موچەکانیان دواکەوتووە و دوێنێ قوتابخانەی کاردۆخی بنەڕەتی و قوتابخانەیەک لە ناحیەی خورماڵ بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کرد و لەوانە وەرگرتوانەوتنەوە دەستیان هەڵگرت و قوتابیانیان ناردەوە بۆ ماڵەوە. ئەوان من قسەم لەگەڵ بەڕێوەبەرێکێک لە قوتابخانەکان کرد، ئاماژەی بۆ کرد کە مامۆستایان کۆک بوون لەسەرەوەی کە تاکو لە کاتی خۆیدا موچەکانیان پێ نەدرێت ناچنەوە وەڵەکانی خوێندن و دەست بە پرۆسەی خوێندن ناکەنەوە. ئەوان ئاماژەیان بۆ کرد کە مدەتێکی زۆرە خوێندن ڕاگیراوە بۆی کۆرۆناوە، ئێستاش کە خوێندن دەستی پێکردوێتەوە لە بەرامبەرەوەی کە موچەکانیان پێ بدرێ ئیتر ئەچنەوە وەڵەکانی خوێندن. ئەگەر موچیان پێ نەدرێ ئەوە لە پرۆسەی خوێندن بەردەوام نابن و بایکۆتی خوێندنەکەن. من ئێستا لەگەڵ ئەندامێکی لقی هەڵەبجە یەکێتی مامۆستایان چەند خولەی کێکشەیدا قسەکەم دەربارەی ئەو بابەتە. مامۆستا نەجبێت ئەگەر بێنە ئێرەوە سوپاسانەکەم. ئێوە وەکو یەکێتی مامۆستایان چی هەڵوێستێکتانەیە و تا چەند پشتگیری داواڕەوەکانی مامۆستایانەکەن؟ سەرەتا بە خێراتنتانەکەن، سوپاس بۆ کەناڵەکەتان هەمیشە لە پێشەوەی سەنگەری مامۆستایان نابوون، ئێمە دەستخۆشیتان دەکەین بە نایلەقەوە. سەبارەت بە بایکۆتی مامۆستایان و ئەو نەحەقەی دەرحەق بە مامۆستایان ئەکرێت لە ڕووی پێنەدانی موچەوە لە کاتی خۆیان، حەزەکەم سەرەتا شتێ بڵێم مامۆستایان هەمیشە پێشەنگ بوون لە پێشەوەی هەموو کاروانێکی خەباتی مەدەنی و شارستانیەتیا بوون. هەمیشە مامۆستایان هەوڵیان ناوە بۆەوەی ئەم کۆمەلگای ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستانە بەرەو پێش بڕە، بەڵام زۆر بەداخەوە حکوومەت لەگەڵ چینی مامۆستایانە ڕازگۆ نییە. ئیستش لەم ماوە هەستیارە ناسکەی کە ئەم چەند ڕۆژە دیاری کراوە بۆ تەواوکردنی ئەو بابەتە گرنگانەی لە کە پێویستن بخوێنێت بۆ ئەم ساڵی خوێندن تەواو بکرێت، سەرەتای قەیرانێکی کەیان دروست کردو بۆ مامۆستایان. ئێمە وەکو لقی یەکێتی مامۆستایان هەڵەبجەی شەهید زۆر پاڵپشتی تەواوی داخوازی مافەڕەواکانی مامۆستایانەکەین. لە هەر جێگایەک لە هەر شوێنێک مامۆستایان بایکۆت بکەن، ئێمە پاڵپشتیانین و بە مافی خۆیانیان نەزانین و لەگەڵ یانە ئابین. سەرڕای ئەوە ئاماژەم پێیا مامۆستایان زۆر خەمخۆری کۆمەلگا و میلەتەکەیان و حکوومەتەکەشانن. بۆچی پێ دوایە ماوەیەکی زۆرە خوێندن ڕاگیرا بوو بۆ بەری کۆرۆناوە، ئێستا کە خوێن دەستی پێکردووە نییە حکوومەت مافەکانی مامۆستایان بدات لە کاتی خۆیدا لەبەڕی مامۆستایان بیر لە ناڕزایەتی دەربڕێن و بیر لە بایکۆت و بابەتانە نەکەنەوە. زۆر ڕاستەکەی بەهۆی ئەو نەخۆشی کۆرۆناوە کە سەرتاسەری جیهانی گرتوێتەوە، ئێمە ژووک وڵاتانی کە بە دەر نەبووین لەمە و تووشی ئەم قەیرانە بووین و خوێندن زۆر دواکەوتووە. لەگەڵ ئەوەشا حکوومەتەکەی ئێمە زۆر خەمساردە، زۆر خەمساردە بەرامبەر بە پەروەردە. یعنی تۆ وەرە ساڵێکی خوێندن بکەی بە 2 مانگ کەش بکەی بە 15 ڕۆژ، اینجا دوایە 10 ڕۆژ ئیمتیحان بکەی. لەگەڵ ئەوەشا ئیستە تۆ نەتوانی موچەی مانگی معاشی مامۆستایان دابەش بکەی بۆی خوێندن لە کاتی خۆیان بکەیت. زۆر بەداخەوە بەڕاستی. ساوکو دوا پایامتان پامیەوە چێ بۆ مامۆستایان بەگشتی و مامۆستانی سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی لەوەی کە دەنگی ناڕزایەتی بەرز بکەنەوە و بایکۆتی وەڵەکانی خوێند بکەن لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان. ئێمە وەکو لقی یەکێتی مامۆستایان سنووری هەڵەبجەی شەهید هەر هەڵەبجە نیە 4 پارێزگای کەشەگرێتەوە، 5 وێن و 3 سایق و شارە زوو دەگرێتەوە. ئێمە هەموو کاتێک لە پێشەوە بووین لەگەڵ داخوازی مامۆستایان نبووین. ئیسش پاڵپشتی مامۆستایانەکەین سەرڕایەوەی مامۆستایان یعنی خۆیان ئامادە نین ئیستەواز لە دەوام بێنن لەبەر پەرۆشیان بۆ فێربوونی مناڵەکانە، بەڵام ئێمە پاڵپشتیانین و لە هەموو کاتێکا یعنی یارمەتی دەریانە بین بۆەوەی هەنگاوەکانیان سەبگرێت لەگەڵ داخوازەکانی مامۆستایانە. زۆر
بۆ کاتی کە بێمە زۆر سپاس بەڵە شەیدا هەڵوێستی لقی هەڵبجەیەکێتی مامۆسایانی کوردستان بوو دەربارەوەی کە ئەمان پشتگیری مامۆسایانەکەن پشتگیری مافەڕەوەکانیانەکەن ئەوانەی کە ناڕزایەتی و بایکۆتی وڵەکانی خوێندنەکەن پشتگیری ئەوانیشەکەن چونکە ئەوانش لەسەر داوا ڕەواکانی خۆیان بایکۆتی وڵەکانی خوێندنەکەن بەدەر لە ئەم زانیاریە و بایکۆت و ناڕزایەتی مامۆسایان بابەتێکی وەرزشی ژێ سوێنێ ئەمڕۆ ببوورە بڕیارە لە ناحی سیروان ینی سیروانی هەڵەبجە لە خولی نایبی لاوانی کوردستان لەگەڵ یانەی نەورۆز یاری بکات ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بۆ گەڕەمە لایەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتا سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دەچینە کەرکووک و پەیامنێرمان چیانووری وەردەگرین چیا سڵاو دلێبێ و زانیاری و کار و چالاکی لای تۆ چیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو سڵاوتان لێبێ ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی گرانی نرخی ئەمپێری مۆلیدە لە کەرکووک ناڕزایی شەقامی کەرکووکی بە دوای خۆی داهێناوە دوێنێکە ژمارەیەک هاوڵاتی عەرەب و تورکمان لە بەردەم بینای پارێزگای کەرکووک لە کاتژمێر 4 ئێوارە خۆپیشاندانیان ئەنجامدا و داوای دابەزاندنی نرخی ئەمپێری کارەبای مۆلیدەی ماڵان دەکەن لەبەر ئەوەی لە ماوەی چەند مانگی ڕابردوو چەندین خۆپیشاندان و ناڕزایی دژی ئیداری کەرکووک دژی بڕیارەکانی قایمقامێتی قەزای مرکزی کەرکووک گیراوەتە بەر و چەند هەوڵێک دراوە بۆ ئەوەی ئەو پارەی کە دانرێ ئەو نرخەی لەسەر ئەمپێری مۆلیدە دانرێ بەپێی ئەو داهاتە بێ کە دەستی هاوڵاتی دەکەوێت لەبەرەوەی ئەو گروپانەی کە خۆپیشاندانەکەن ئەو کەسانی کە خۆپیشاندانەکان پیان وایە کە هاوڵاتیانی کەرکووک دەستکورت و هەژارن و توانای پێدانی ئەو بەڕەپارەیان نییە بۆ نمونە بۆ ئەم مانگە بڕی 14,000 دیاری کراوە بۆ ئەمپێری مۆلیدەی ماڵان یعنی ئەمەش ناڕزایی بە دوای خۆی داهێناوە لە چەند ڕۆژی ڕابردوو گروپی شەقام بانگەوازی کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆی ئەمڕۆ کاتژمێری 11 لە بەردەم بینای پارێزگای کەرکووک کۆبنەوە خۆپیشاندان دژی ئیدارەی کەرکووک دژی ئەو بڕیارە بژیرێتە بەر تاکو و قایمەقامێتی قەزای مرکزی کەرکووک بە بڕیارەکەیدا بچێتەوە ئیدارەی کەرکووک بە بڕیارەکەیدا بچێتەوە من بۆ زانیاری زیاتر لەسەر هەوڵەکانی خۆپیشاندان و ناڕزایی ئەمڕۆ لە بەردەم بینای پارێزگای کەرکووک لەلایەن گروپی شەقامەوە میوانداری مامۆستا ساماڵوازیانیم کردو ئەندامی گروپی شەقام مامۆستا بەخێر بێی ئێوە بەنیازن ئەمڕۆ چی بکەن بسم الله الرحمن الرحيم بحقيقة إما نوك هر أمره هو معين يزجي 2 ساڵە بێ کە ئێمە گروپی شەقام دامەزراوە یەکێ لەو باسانەی کە زۆر بایەخمان پێداوە بابەتەکە بابەتی نرخی مۆلیدەی ئەمپێرە کەوا بە حقیقت قورسایی دروست کردووەتە شانی هاوڵاتی لە شاری کەرکووک بە هەموو چین تۆژەکانەوە بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحیشەوە چکە ئەمڕۆ ماڵێک نییە لە کەرکووک کەوا ئەم مۆلیدەی نەبێ و ئەمپێری نەبێت جا بۆیە ئێمە گروپی شەقام ماوەی 2 ساڵە ئەم بابەتە هەر ماوەی جارێک دەڕوژێنین چکە خەڵک زۆر ناڕازیە بەرامبەری جا ئەم ڕۆژ کە ڕۆژی پێشەمە 6 بانگەشەمان کردووەکەوە خەڵک لە بەردەم پارێزگای کەرکووک کۆبێتەوە بۆ ئەوەی کەوا ناڕزایی خۆمان دەربڕین بەڵام بە حقیقت ئەوەی کەوا جێی نیگەرانیە خەڵکی لەگەڵ ئەوەی کەوا ناڕازیە لەگەڵ ئەوەی کەوا ئەم پارەیەکەوە لە بەشێ لە گەڕەکەکان گەیشتە 14,000 و لە کاتێکا لە شارەکانی تر ئەوە نییە لە شاری وایە 2,000 لە شاری وایسە هەر لە کەرکووک لە شارۆچکەی حەویجە 6,000 بەڵام لە ناو سنتەری کەرکووک گەیشتە 14,000 لە بەشێ لە گەڕەکان لە بەشێ لە 14 ئەوەی کە جێی نیگەرانیەوەی کەوا خەڵکەکە کە لە سەریشی قورسە بەڵام خۆشی نایەتە دەرەوە داوای مافی خۆی بکە تەماشاکە ئێمە کاتێک ئەم بانگەشەمان ڕاگەیاندووە ئینوا هەیە بازەوە کە ئاخر مامۆستا گەرمە یعنی گەرمایی وای لێ کردووەکەوا نەیە داوای مافی خۆی بکە ئەیانەوێت کاتێک وچی خۆپیشاندانکەین چەتریشیان بۆ بەرین حەدیقەشیان بۆ دروستکەین سێبەریشیان بۆ بکەین جا بەس بێ داوای مافەکانی خۆیکە جا بۆیە ئەمە بە حەقەت ئێمە وەکو گروپی شەقام ئەم هەڵوێستەی خەڵک بەقەت هەڵوێستەکانی پارێزگا و مۆلیدەکان نیگەرانی کردوین کەوا خەڵک بگاتە و ئاستا کەوا داوای سێبەر کا و داوای کاتی فێنکی بکە سافۆن لە ماوەی ڕابردوودا گروپ خۆپیشاندان کراوە دوێنەکە خۆپیشاندانێک کراوە ئەمڕۆ ئێوەکو گروپی شەقام خۆپیشاندانێ دەکەن داوا لە هاوڵاتیان دەکەن کە بێتە سەر جادە و خۆپیشاندان بکە بەڵامی ئەو گروپانەی کە خۆپیشاندان دەکەن کە ڕێخەری خۆپیشاندران بۆچی نەتانتوانیوە هەمووتان پێکەوە خۆپیشاندانێکی فراوان ڕێک بخەن نەک دوێنێکە 50 کەس کۆ بێتەوە ئەمڕۆ 20 کەس 30 کەس کۆ بێتەوە بۆی ئاوها ینی پەرتەوازە نەبێ خۆپیشاندانەکان بۆ چونەکە زۆر جوانەوە ئەمە لە ڕابردووشە بە سەراحەت هەوڵی ئەومانداوە کە هەموو گروپەکان کە لە شاری کەرکووک کار دەکەن
کۆیان بکەینەوە بەڵام ئەوەی کەوا لەواقع بینیمان ئەو گروپانە نان بە بانگەشەکەی ئێمەوە نان بە دەنگەکەی ئێمەوە و ئەو بەڕێزانەی کە دۆنش خۆپشادانیان کرد دەستیان خۆش بێت شێشی چاکیان کردووە بەڵام پێشوەخت لەگەڵ ئێمە تەنسیقیان نەکردو ئێمە هەر کەسێک هەر گروپێک هەر لایەنێک بانگمان بکە لەگەڵیانە ئامادەین بۆ نمونە لە ڕابردوودا گروپێک دروست بوو گروپی پترۆدۆلار بوو کە داوای مافی خۆیان دەکردوکەوە دابمەزرێن کە بانگیان کردین لەگەڵیانە ئامادە بووین ئەوەی ئێمە کەوا لە سەرمانە بانکرین ئامادابین بەڵام کە کاتێک من دوێن لە ماڵ و دانیشتومە کاتێک دەبینم لە ڕاگەیاندنەوە بینم کەوا خەڵک کۆبووەتەوە سعفۆن لە ماوەی ڕابردووشدا ئێوە داواکاریتان کردو خۆپشاندانتان کردو چوونەتە لای قایمەقام چوونەتە لای پارێزگای کەرکووک لە بەردەم بینای پارێزگای کەرکووک لە بەردەم قایمەقامەتی مرکزی کەرکووک خۆپشاندانتان کردو داواتان کردووە کە نرخی ئەمپێری مۆلیدەی ماڵان کەم بکرێتەوە بەڵام یعنی ئیداری کەرکووک تاکو یەسە گوێی لە ئێوە گرتووە ئاوها بەو جۆرە نرخەکان بەرزەکاتەوە بە کەیفی خۆی ینی وەکو هاوڵاتی دەڵێ یاری بە من نرخەکان دەکا ماگانە ئێمە و گروپی شەقام لە 3 2020 خۆمان دامەزران لەو کاتەوە یەکێک لەو بابەتانێکەوە کارمانە سەری کردووە بابەتی مۆریدە و نرخی مۆریدەیە لە دوای کارکردنمان 2 مانگ 3 مانگ بەڵێ ساڵی ڕابردوو نرخەکان دابەزی تا ڕادێ گەیشتە 7,000 مانگانە بەڵام ئێستاکە بین جارێکی تر دیسان بەرزەوە بووە واتە ئێمە جارێکی تر دێنەوە سەر شەقام واتە بەڵێ تا ڕادەی گویان لێگرتین و هەڵوێستەکانمان خۆپشاندانەکانمان چوونە لای دایرەکان کاریگەری خۆی هەبوو بەڵام ئێستاکە ئەوەی کەوا جینی گەرانیە جارێکی تر بەبێ پاساو بەبێ ئەوەی کەوا هیچ شێک پێویست بێت چکە ئێستاکە ئەم مانگە 14,000 کارەباکە هەر وەک مانگانی جاران ڕابردووە بۆ ئەم مانگە زیاتیان کرد ئەوەی کەوا ئێمە خوێنەوە ئایانەیە مانگانی ڕابردویان بۆ قەربڕووکەنەوە بۆیان جارێکی تر بدرێتەوە جا بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر بێت و خەڵک بێتە سەر شەقام سەرجادا کاریگەری باشی ئەبێ بەڵام ئەوەی کەوا جێی نیگەرانیە ئەوەیە کەوا خەڵک زۆر بەدەنگمانەوە نایە نەکوم بەدەنگ ئێمەوە بەدەنگ مافەکانی خۆیەوە نایە چکە ئێمە کە دانیشتوین لە ماڵی خۆمان دانیشتوین ئێمەش هاوڵاتین ئێمەش ئەوان پارادین بگرە بەشێک لە ئەندامانی گروپی شەقام کەسانێکن خۆیان فەرمانبەر پاملێرمان چیانوری کە لە کەرکووکەوە لەگەڵمان نبووی چیا سپاس دەکەین بەڵازیزان تەوەری کۆتایی و دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر مەترسیەکانی کەمبوونەوەی ئاویزەی بچووک کە دیارە بەدەڤەری پشدەر و ڕانیەدا زەی بچووک تێدەپەڕێت و هەروەها ئێستا بەهۆی ئەوەی کە خۆی وشکە ساڵی ئەم ساڵ و هەروەها ئەو ڕووبارانەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەڕژێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە ئاوەکانیان کەم کراونەتەوە و ئەمە مەترسی یا زیانی ئابووری بەرخەڵک پشتوکاڵی و هەندێک بابەتی دیکە هەیە زیان بەرخەڵک دەکەوێت و مەترسی ئەوەشەیە کە ئاوەکە زیاتر کەم بکرێتەوە لەلایەکەوە مێران بگرێتەوە خۆی وشکە ساڵێکەوە بکات بۆیە کۆمەڵێک پرۆژەی جیاوازیش لەسەر ڕووباری ئاویزەی بچووک هەیە کە هەموو ئەمانە لە بەردەم مەترسیدان لەسەر ئەم بابەتە کە بزانین مەترسیەکان چی و چین ئێمە میوانێکمان هەیە لە ڕاپەڕین بۆی کە لە دەڤەری ڕاپەڕین و ڕانیەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەین کەویش بەڕێز کاگڕاوێژ مەحوی پارێزەر و چالاکوانی ژینگەیە کاگڕاوێژ سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش باس لەوە بکەین ئێستا ئایا ڕێژەی ئاویزەی بچووک لە ناوچەکەی ئێوە چەندە و بە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەکەی هێندە کەمی کردووە کە لی بترسین سڵاو لێبێ حواڵەت چۆنە باشی بەڵێ لە سنووری دیارە ئەم ساڵ کە وشکە ساڵیە بەتڵنیاییەوە کە ڕێژەی بارانبارین کەمی کردووە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی و کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئاو لەم سنووردا نەمێنێت و وەکەم کاتەوە و ئەمەش هۆکاری ئەوەیە کە بەڕاستی بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە ئەنجامی ئەوەی کە ئێمە ئەم ساڵ ڕێژەی بارانبارین زۆر کەمەوەیان ساڵەکانی ڕابردوودا کە 5 ساڵ 6 ساڵ لەمەوبەر بە هەمان شێواز کە وشکە ساڵی بوو یاخود ئاو کەم بووە ڕێژەی دابارین کەم بووە ئەمە کاریگەری دروست کردووە لەسەر کەمبوونەوەی ئاو لە سنووری ئیداری ڕاپەڕیندا بەڵێ بەدڵنیاییەوە لە سنووری ئیداری ڕاپەڕیندا ڕێژەیەکی بەرچاو ئاو کەمی کردووە و کانی کارێزەکان بە شێوازێکی زۆر بیانەوە دیارە کە وشکن کە ئاو بە ڕێژەیەکی زۆر نەماوە و کانی کارێزەکان هیچ بوونێکیان نەماوە تاوان بەڵام شوێنەواریشان شوێنەوارێکی ساڵی لێ هاتووە کە پێوە دیارە بە بەراورد لە چاو ساڵانی ڕابردوو یان 2 ساڵی ڕابردوو کە ڕێژەی بارانبارین بە شێوازێکی زۆر زیادی کردبوو.
زۆر باشە کاک ڕاوێژ هەندێک پرۆژە با بڵێن لەسەر دزەی بچووک هەیە لە ناوچەی ئێوە لە ناوچەکانی سنووری لەبەری پشدەر و بتوێن دەمانێت بزانین ئایا پرۆژانە چین کە لە ئێستادا بۆ هۆی کەمبوونەوەی ئاویزەی بچووک مەترسیان لەسەرەوە ئەم مەترسیەش ئایا زیانەکەی تەنها بەر خەڵکە یاخۆت حکوومەت هێرێمیش خۆی لەمەدا زیانی بەردەکەوێت بڵیایەوە لەبەرەوەی ئێمە دەکەین سەرجەی بچووکەوە ئەوەی ئەو ئاوەی کە لە ئێرانەوە ڕادێ ئاوی ڕووباری خاسی کە دەژێتە ناو زەی بچووکەوەەوە تا خواروی عراقی دەڕوات ئەمە کاریگەری لەسەر هەموو ئەو جۆرە پرۆژانە هەیە کە دەکەون سەر ئەم ڕووبارانەیان سەر ئەم زەیە و بڵنیایە لە سنووری دای ڕاپەڕینجدا کۆمەڵێک زەرە دووزیانی پێکەوتووە هەم هاوڵاتیان و هەم هەرێمی کوردستانیش بە ڕێژەیەکی بەرچاو ئەم زیانی پێوە دیارە وەکو ئەوەی کە زۆر لە هاوڵاتیان پرۆژەی ماسیان هەیە ڕخنی ماسی لەسەر ئەم جۆرە بەنداوانە سەم جۆرە ئاوا کاریگەری زۆری هەبوو لە سوودیان و وای کردووە کە بەشێکی زۆر لە ماسیەکان بمرن نەمێنن و وای کردووە کە ماسیەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیانیان بەرکەوێت ئەم لەلایەکیشەوە لە بەرەوەی ئاوی خواردنەوەی شاری پەڵازێ لەسەر بەڕێژەیەکی زۆر بەرچاو یان زۆرینەی دانیشتوانی شاری پەڵازێ لەسەر زەی بچووکە بەهۆی ئەوەی کە پرۆژەی ئاوی پەڵازێ لەوەیە بەداخەوە ئەمەش حکوومەت زیانی بەرکەوتووە بۆی کە ئەم ئاوە کەمی کردووە و زۆردار هەیە من لەبەرەوەی پێشتەدام بووەتە خۆی سوتاندنی بەش زۆر باشە کاک ڕاوێژ ئایا هێندێک کە زانیاریتان هەبێ لە ئێستادا ئاوەکە بۆ ڕێژەیە کە ئێستا کەمی کردووە لە چاوشکە ساڵیەوە کەمبوونەوەی ئاو ئایا حکوومەت هێرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لەوێ هیچ هەنگاوێکیان ناوە بۆ هیچ نەبێ ئەو مەترسیانەی کە هەن لەسەر کەمبوونەوەی ئاوەکە سبێنە مەترسیەکان کەمتر بکەنەوە یاخۆت بیر لە قەرەبوو چارەسەر بکەنەوە ناتوانم ئەوە شتێک بڵێم کە لە ئەمری واقعدا هەزانەدا لە بەسای خۆم نبینەوە هیچ حکایەکی جدی نرابێت چونکە ڕێژەی ئاوە بە ڕێژەیەک زۆر بوو و نەتواندا کە بەنداو دروست بکرێت و هەنگاو نەندراوە بۆی کە هیچ نەبێت ئاو گل بدرێتەوە بە هەر شێوەکانی گلدانەوەی ئاو ئەوە دواتر نەتواندرام ئاوە دووبارە بۆ خزمەت بەکارێتەوە کە لادانی ڕێڕەوی ئاوە بۆی کە ئاو تاخێتر لە ناو بچێ دەمێنەیان کەم بکاتەوە نابەداخۆ حکوومەت هێرێمی کوردستان لەم بارەدا کەم تەرخەمە و ئەتوانم بڵێم هیچ هەنگاوێکی جدی نابینم لەم پرسەدا و بەڕاستی هۆکارەکەی هەرچیەک بێ ئەو بۆ خۆیان دەیزان چونکە ئێمە بەڕوونی دیارە لە مەنتیقەی ئێمەدا کە ئاو وشک بووە بەڕاستی مەترسیەکان زۆر نێستا چۆن بەتایبەتی لەو کاتەوە کە دەستیان بەم پرۆژەی دروستکردنی پردی دەربەند کردووە کە ئاوەکەیان گرتووەتەوە ئەنی ڕێژەی ئاو لەو مەنتیقەی هەر زۆر بێحەد کەمی کردووە ئەمە دوای کردووە کە بە پرۆژەیەکی تریشەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوە بوو کە سایدی نێوان دەربەند بۆ ئەمانیە بۆ پەڵازێ دروست کراوە کە ئاوی خولەی دەربەندی ڕانیەمان هەیە بەداخەوە ئەمەش بەهۆی پرۆژەیەوە بەشێکی زۆری ئەمە ژێر خاڵ خۆش و خۆڵ و پاشا کەوتووەوە ببوورە ناچارین ڕات بگرین گرفتێکی دەنگیمان هەیە تاو کاتێک کە هاوکارانم گرفتەکە چارەسەر دەکەن دێگەڕێنەوە وڵات بەڵازیزان لە چەند ڕۆژی ڕابردوو بابەتی کڕووی ڕەش لە ئارادا بوو کە نەخۆشیەکە حاڵەتێکی لە سلێمانی تۆمار کراوە و خۆشبەختانە و حاڵەتش خەڵکی ئێرە نەبوو خەڵکی پارێزگاکانی ناوەڕاستی و خواروی عێراق بووە بەڵام هێنراوەتە ناو نەخۆشخانەکانی هەرێم و لێرە گیانی لەدەستداوە لە سەرەرێمی کوردستان یا سلێمانی تۆمار کراوە بۆی کە زانیاری زیاترمان لەسەر کەڕووی ڕەش هەبێت بابەتێکەیە کە بۆتان دەخوێنمەوە تا کاتێک گرفتەکە چارەسەر بکەن. کەڕووی ڕەش بریتە لە نەخۆشیەکی کەڕووی کەم بڵاو بەڵام مەترسیدارە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ گروپێک لە مۆڵدەکان و بە زۆری کار دەکەنە سەر گیرفانەکانی لوت و جیوبەکان سیەکان پێست لەگەڵ مێشک دەکرێت سپۆرەکانی ئەم کەڕووە هەڵبمژرێت لە گەڵای ڕووەکەوە یا خۆڵ یان پەینەوە یاخۆت بەرهەمە خۆراکە تێکچووەکان کە ئەمە جێگەی مەترسیە لە بەرەوەی ئێمە بەشێکی زۆر لە خۆراکان بە ئەکسپایری دەفرۆشێن دەرخواردمان دەدرێن بەڵام بە خۆمان زۆرجار نازانین. کێنە و کەسانەی مەترسی توشببوونیان هەیە توشببوون بەم کەڕووە دەکرێت لە هەر کەسێک و لە هەر تەمەنێک بێت ڕوو بدات بەڵام بە ئەگەری زۆرەوە لەو کەسانە ڕوودەدات کە بە هەر هۆکارێک بێت خاوەنی کۆ ئەندامێکی
بەرگری لاوازن. ئیتر هۆکاری لاوازیەکە وەرگرتنی چارەسەر بێت وەک ستیرۆیدەکان کە لە ئێستادا لە نەخۆشانی کۆڤید دەرکەوتووە یان هۆکاری لاوازی بەرگری بەهۆی ئەم حاڵەتانەی خوارەوە بێت کە بۆتان دەخوێنمەوە. نەخۆشانی شەکرە گەر کۆنتترۆل نەکرابێت بەهۆی چارەسەرەوە. نەخۆشی ئیدز، نەخۆشانی شێرپەنجە یان ئەو نەخۆشانەی ئۆرگانیکیان بۆ چێنراوە یان خانەی بنەڕەتیان بۆ چێنراوە. بەکارهێنەرانی مادە بێهۆشکارەکان، کەسانێک مادەی ئاسن یان زۆرە لە لەشیاندا، مناڵانی نەبەکام و کەسانی بەتەمەن، کەسانی سوتاو یان بریندار. نیشانەکانی کەڕووی ڕەش کامانن؟ نیشانەکان جیاوازن. گەر کەسەکە لە ڕێی هەناسەوە سپۆری کەڕۆکەی هەڵمژی بێت، ئەوە نیشانەکانی بریتین لە تا کۆکە، ئازاری سینگ، هەناسە کورتی، هەڵاوسانی لایەکی دەموچاو، سەرێشە، لووت گیران، بوونی پەڵەی ڕەش لەسەر لووت یان دەم، ئازاری سک، ڕشانەوە و تێکەڵاتن، سکچون و بوونی خوێن لە پیساییدا. گەر لە ڕێی پێستەوە چوو بێتە لەشەوە، ئەوە دەبێتە هۆی دەرکەوتنی بەڵقی سەرپێست و سووربوونەوەی پێست یان هەڵاوسان، لەوانەش ڕەنگی بەرەو ڕەش بڕوات و ئازاری زۆرە. لەوانەیە لە حاڵەتی توندا نەخۆشیەکە بگوازرێتەوە بۆ هەموو بەشەکانی تری لەش لە ڕێی خوێنەوە تا دەگاتە سپڵ و دواتر دڵ، پاشان مێشک و دەبێتە هۆی مردن لە کەسەکەدا. چۆنیەتی دیاریکردن و چارەسەری کەڕووی ڕەش. با پرسیارکردن لە نەخۆش لە نیشانەکان و ئەگەری بەرکەوتنی بە کەڕووەکە و حاڵەتی بەرگری نەخۆش دەتوانرێت پێشبینی بوونی حاڵەتەکە بکرێت و بۆ دڵنیابوونەوە دەکرێت نمونەی دەردراوی لووت یان پایۆپسی لە نەخۆش وەربگرێت و تاقیکاری تاقیگەیی بۆ بکرێت و دەکرێت بە سیتی یان ئێماڕای بزانرێت نەخۆشیەکە بڵاو بووەتەوە و گەشتووەتە مێشک یا بەشەکانی تری لەش. ئەگەر دەرەنجامی پشکنینەکە پۆزتیڤ بوو، با کەڕووی ڕەش دەبێت بە زووترین کات نەخۆشەکە بخرێتە ژێر چارەسەری تەواوە بە دژە کەڕووەکان، چونکە خراپترین سیفاتی کەڕووەکە خێرا بڵاوبوونەوەیە لە لەشدا. پێویستە سەرەتا تا کۆنتترۆلی نەخۆشیەکە ئەم دەژە کەڕوانە بە دۆزێکی گونجاو لە ڕێگەی دەمارەوە بدرێت بە نەخۆشەکە. دەرەنجامە نەخوازراوەکانی توشبووان بە کەڕووی ڕەش. لە دەستدانی بینایی، گیرانی بۆریەکانی خوێن و نەخۆشیە دڵ، تێکچوونی دەمارەکان و توشبوون بە ئیفلیجی. کەڕووە ڕەشە نەخۆشیەکی مەرگ ئامێزە. گەر زوو چارەسەر نەکرێت، زۆربەی توێژەران ڕایان وایە لە 154 توشبووان دەمرن. ئەگەرەکانی مردنیش پشت بەوە دەبەستێت چە بەشێکی جەستەی نەخۆشەکەی گرتووەتەوە. گیرفانەکانی لووتیان مێشک و سیەکان زوو کۆنتترۆل کراوە یاخۆت درەنگ. ڕێگەکانی خۆپارێزی لا کەڕووی ڕەش بە تایبەتی لەو کەسانی کە کۆئەندامی بەرگریان لاوازە یان توشبووان بە کۆڤید، ئەم نەخۆشیە درەم نییە و لە کەسێکەوە ناگوازرێتەوە بۆ کەسێکی تر. ڕێگایەک نییە بۆ ڕێگری لە هەڵمژینی سپۆر بە تەواوی، بەڵام دەتوانین چانسی هەڵمژینی سپۆری ئەو کەڕوانە کەم بکەینەوە بە چەند ڕێگەیەک کە ئەمانەش بەم شێوازە دەبێت. دوورکەوتنەوە لەو شوێنانەی کە چەپۆتۆز و خۆڵی لێیە. گەر نەتوانی دوورکەویتەوە، ماسک بەکاربێنە. دوورکەوتنەوە لە باخداری و بەرکەوتن بە ڕووەکەکان، چونکە ئەم کەڕووە لەسەر گەڵای ڕووەکەکان دەنیشێت. تەندروست بن. ئامادەکاری ئەم بابەتش کە ئامادەکراوە چیمەن حەمە ڕەحیم، ماستەر و خوێندکاری دکتۆرە لە کەڕووزانی لە کۆلێژ و پزیشکی زانکۆی سلێمانی ئەم بابەتەی ئامادە کردووە و بڵاوی کردووەتەوە. بەڵام خۆشبەختانەوە کە ئاماژەمان پێکرد ئەم بابەتە لە سلێمانی تا ئێسەوە کۆی کە خەڵکی سلێمانی بێت تۆمار نەکراوە. یەک حاڵەت بووە ویش پارێزگاکانی عراقا بۆ هێنراوەتە ئێرە، لێرە گیانی لەدەستداوە. دەگەڕێنەوە لای میوانەکەمان. کاگراوێش دووبارە سڵاو لێبێت. ئەکرێت ئەو پرسیارەم دووبارە بکەمەوە، ئایا لاگەری هەموو ئەم مەترسیانە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان هیچ ئامادەکاریەکیان کردووە بۆ ئەم بابەتە؟ زۆر سپاس. بەدڵنیاییەوە نەخێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئەم بزانم بەجددی هیچ ئامادەکاریەکی نەکردووە بۆی کە ڕێگری بکات لەم جۆرە لەم مشکە ساڵیە و هیچ نەوێ قەرەبووی ئەم مشکە ساڵێ بکاتەوە. بەداخەوە ئێمە هیچ بەندایەک نابینین لە سنووری ئیداری ڕاپەڕین کە لێ درابێت، هیچ بەندایەک نابینین کە دروست کرابێت، هیچ جۆرە گلدانەوەیەک نابینین کە ئاو گل بداتەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ حاڵەتێکی لەم شێوازە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەم بوارەدا کەم تەرخەم بووە و نەیتوانیوە بە جددیانە کار لەسەر پرسی ئاو بکات. بۆیە پرسی ئاو پرسێکی ئەتوانم بڵێم داماوە لەم بوارەوە، پرسێکی پژوێخراوە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بەجددی هیچ کاری لەسەر ئەم جۆرە بابەتە نەکردووە.
کەمبوونەوەی ئاوی زەی بچوو کاک ڕاوێشتەنا هۆکارەکەی وشکە ساڵی و کەمبارانی ئەم ساڵە یاخود دەویش بە هاو شێوەی بەنداوەکانی دەربەندیخان و بەنداوەکانی دیکە لەلایەن ئێرانەوە ئاوەکە گیرا بێتەوە هۆکاری سەرەکی کامەیە؟ بەدڵنیاییەوە کۆمەڵێک هۆکار هەیە کەوای کردووە ئاوی زەی بچوو کەم کاتەوە ئەوەیە کە ئێران بەردەوام خەریکی لێدانی دروستکردنی بەنداوی گەورەیە یاخود بەنداوی بچووکە دووەمیشیان کەمبوونەوەی بارانبارین وای کردووە کە ئاوی ژێرزەوی کەم بێتەوە و سێمیشان کەمبوونەوەی ڕێژەی بەفربارین لە سەرچیاکان و توانەوەیان بەدڵنیاییەوە کە کاتێککە بەفرنیە دەتوانین بڵین ئاویش کەم دەکاتەوە ئەمەش کاریگەریشتری هەیە سێمیشان ئەو هەموو ڕێژە زۆرەی کە کشتتوکاڵ دەکرێت لە ئێران و وای کردووە کە کەمتر ئاو بگات بە سنوورەکانی خۆمان بە هەرێمی کوردستان ئەمەش هۆکارێکی ترە کە دانیشتوان بەهۆی گلدانەوەی ئاو کە دانیشتوانی مەوەستن دانیشتوانی ئێرانە بەهۆی گلدانەوەی ئاو بۆ زراعات و بۆ کشتتوکاڵکردنیان و هۆکارێکی تری ئەم جۆرە بابەتەیە کە بەڕاستی ئاو لە سنووری ئیداری ڕاپەڕیندا لاواز بێتوان بڵێم هەرێمی کوردستان بەگشتیش ینی کەم کاتەوە. زۆر باشە مەترسیەکانی ئەم کەمبوونەوەی ئاوی زەی بچووک زیاتر ئایا مەترسی بۆ ئاوی خواردنەوەی بۆ هاوڵاتیان بۆ بەروبوومە کشتتوکاڵەکان بۆ ماسی زیانەکانی زیاتر لەسەر لە چ لایەنێکەوەی؟ بەدڵنیاییەوە کاتێک کە وشکە ساڵی ڕوودا کۆمەڵی زیان و زەرد و زیانی زۆر دێنێ بەدوای خۆدا یەکەمانەوەیە کە لە بواری کشتتوکاڵدا هەتی زەوی و زراعاتی ئەم خەڵکەی هەیە وەک واتە هاوڵاتیان توش دەرمەندێکی زۆر دەبن و دووەمیشان لە ڕووی سامانی ماسیەوە ماسی سروشتی کە ئەو ماسیانەی لە ناو ڕووبارەکاندا دەژین لە ناو دەریاسەکاندا دەژین بەداخەوەوانیش تووشی لە ناوچوون دەبن و کەمە زەرەدێکی زۆر بە سامانی ماسی دەگەێنێت وە سێمیشیان ئەوەیە کە ئێمە ئەو بۆ ئاوی خواردنەوە کاریگەریکی زۆری هەیە لەبەرەوەی هەرچەندە ئێمە لە سنووری دای ڕاپەڕیندا تەنها لە پرۆژەی ئاوی خاسیمان هەیە لە قەڵازێکە ئاو دابەش دەکات بۆ بەسەر هاوڵاتیاندا نەباخی شارەکانی تر وەکو ڕانیە لە ڕانیە و چاقڕنە و سەنگەسەر و ئیدی باخی شوێنەکانی تر لەسەر بیری دەژێن یاخود لەسەر ئاوی قولەی دەربەندی ڕانیە ئاف ئاوی قولەی ڕانیە کە ڕانی لەسەری دەژێت بەشێکی زۆری دانیشتوانەکەی بەڵام بەدڵنیاییەوە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئاوی خواردنەوە بە تایبەتی بۆ ناوچەی قەڵاتجێ و لاوازیەکی زۆری پێوەدیا دەبێت لە باری کشتتوکاڵدا هەموو ئەو درەخت و زراعەتەکان بەرەو لە ناوچوون دەچن کەمەش وا دەکات بەڕاستی خەڵک پشت نەبەسێت بە ئاو ساڵێکی تریان نتوانم بڵێم کاریگەری بۆ داهاتوو دەبێت کە خەڵک واز لە زراعات بهێنێت کە لەبەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانێت تاوەکو ئێستاش بەجددی ینی کار لەسەر ئەم پرسە بکات هیچ نەبێت بۆ من نمونەیەکتان بۆ دێنمەوە لە بەریتانیا کە بەردەوام ئاو ریسایکلین دەکرێت تەنانەت ئاوی زێراویش ریسایکلین دەکرێت بۆی کە بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان بەکار بهێنرێتەوە بەڵام بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان لێرەدا هیچ جۆرە پلانێکی تا ئێستا نییە و لە داهاتوودا تەمەنای ئەوە دەکەم کە بتوانن کار لەسەر ئەم بابەتەکەم چکە بەڕاستی من هەمیشە وتومەوە دەشێڵێمەوە لە داهاتوودا ئاو دەبێتە هاوتای نەوت لە جیهاندا و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بزاد لە سنووری ئێمە کە وەکو ئێران و تورکیا و سووریا و عێراقیش. زۆر باشە کاک ڕاوێش کەواتە ئێستا گەر زیاتر تەرکیز بخێنە سەر کەرتی کشتتوکاڵ و خواردنەوەژ ئاماژەت پێکرد ئەو ناوچانەی لە دەڤەری پشدەرو بتوێن کوێن کە بە دیاریکراوی ئەگەر بێتەوە ماوە کەم بکرێتەوە یان لە ئێستاشدا ئەگەر ڕێژەکە کەمی کردووەتەوە کە زیانی کشتتوکاڵیان بەرکەوتووە؟ بەدڵنیاییەوە ئەو هاوڵاتیانەی کە لەوێ زراعات دەکەن ئەو هاوڵاتیانەی کە لەوێ بژێوی ژیانیان لەسەر بابەتی کشتتوکاڵی لایەنی کشتتوکاڵیە هەموو تەنها ئەوەی کە زەرەدمەندە لەم بابەتەدا لەم بوارەدا هاوڵاتی یعنی هاوڵاتی ئاساییە ئەو کەسانن کە بژێوی ژیانیان لەسەر زراعاتە زەرد دەکات و دووەمیشان ئەوانن کە جگە لە زراعاتوانم ئەوەش بڵێم هەم زراعاتیش و هەم کاری سامانی ماسیش ئیش دەکات وەکوانی کە حەوزی ماسییان داناوە ئەوانیش بێحەد زەرد دەکەن و کاریگەری لەسەر ژیانی ئەوانیش دروست دەکات. دەتوانم بەدڵنیاییەوە تەنها ئەوانە بڵێم لەبەر هیچ پرۆژەیەکی گەورەی حکومیمان نییە لەسەر ئەم زەی بچووکە تاوەکو دەگاتە سنووری دوکانیش هیچ شتێک نابینین کە بڵێ پرۆژەیەکی حکومیە زۆر زەرد دەکات تەنها ئەوە نەبێت کە پرۆژەی ئاوی خواردنەوە کە دانراوە بۆ قەڵازێ توانین بڵێن پرۆژەیەکی حکومی و کە بۆ دامبیکردنی ئاو بە هاوڵاتیانە سەرنجام هەر هاوڵاتیان زەرد دەکەن دەم بابەتەشدا ئەگینا بۆ لایەنی زراعات بەدڵنیاییەوە تەنها هاوڵاتی ئاسایی تێدا زەردمەند دەبێت. گرنگترین بەرەمە کشتتوکاڵیەکان لەو ناوچەیە کامانن کە لاگەری کەمبوونەوە یا وشبوونی ئاوی زەی بچووک زیانی کشتتوکاڵی بەر ئەو ناوچەیە بکەوێت یاخود بەگشتی بەر بازاری چڕە لە هەرێمی کوردستان بکەوێت؟
بڵنیاییەوە سەوزەمی بە زۆرمان هەیە کە ئەمان لێر لە سنووری دای ڕاپەڕیندا کە دەکرێت خەڵک بەعام خۆی داوەتی ئەمەش بەرەو لە ناوچوون ڕۆیشتووە و دووەمیشیان هەرچەندە بەشێک لە هاوڵاتیان لە دوای ئاوی باران پشتیان دەبەست بە ئاوی دەربەند کە بۆ زراعاتی وەکو گەنم و جۆ بەکاری بهێنن کە ئەمەش ساڵانە پێویستی بە ئاوە و لە سنووری داری ڕاپەڕیندا بزار لەناو ڕانێدا بەشە لە لادەکانی ڕانی خەریکی دروستکردنی خەریکی بەرهەمهێنانی برنج بوون لە ڕێگای زراعاتەوە کە ئەمە برنج وەکو هەرێک لە کشتتوکاڵەکانی تر هەرێک لە بەرهەمەبوومەکانی تر پێویستی بە ڕێژەیەکی زۆر ئاو هەیە بەداخەوە ئەم ساڵ وەکو ئەم بەدۆداچوونم بۆی کرد دەبێت زۆر بە کەمی لە چاو ساڵانی ڕابردوودا بە گۆشەی 90 دەتوانم بڵێم کەمی کردووە کە خەڵک برنج بکە بەهۆی وشکە ساڵیەوە. زۆر باشەکە گەڕاوێش بەهۆی کەمبوونەوەی ئاوی زەی بچووکەوە زیانەکانی بەخێوکردنی ماسی چۆن هەڵدەخەمڵێنرێت؟ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم لە چاو ساڵانی ڕابردوو لە چاو 2 ساڵ لەمەوبەر 2 ساڵ لەمەوبەر کە ڕێژەی بارانبارین زۆر بوو و ئەمەوای کردووە کە بە ڕێژەیەکی زۆر ماسی گەرا دابنێت و کاریگەری ئەوە هەبوو کە ڕێژەی ماسی زۆر زیاد بکات و حکوومەتی هەرێمی کوردستانی ساڵانە یعنی بۆ ناو زێ بچووکدا دێ ماسی دێنێ گەرای ماسی بڵاو دەکاتەوە یاخود ئەم گەرایان دادەنێت بۆی کە ماسی ڕێژەکەیان زۆر بێت کە کاتێککە ئاو زۆرە بەدڵنیاییەوە ماسیش زیاد دەکات و هەم لەگەڵ ئەو ڕووبارانە لە سووری ئێرانەوە ماسی داخلی هەرێمی کوردستان دەبێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەهۆی ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە کە کاریگەری هەبوو لەسەر سامانی ماسی ئەتوانم بڵێم بە گۆشەی 90 فەرقی کردووە بە لە ساڵ 90 فەرقی کردووە کە ماسی بەرەو لە ناوچوون چووە و وای کردووە کە ماسی ئەوانە ئەو ماسانەی کە ماویشنەوە تەنها لەم سنووردا نەکو بڵێم وەکو ساڵانی ڕابردوو کە ماسی داخڵ بوو بێت لە ڕێگای ڕووبارەکانەوە یان لە ڕێگای ئەم دەرچانەی کە هەن لە سنووری ئێران بۆ ناوێرەدا ئەتوانم بڵێم لە ساڵان 90 کەمی کردووە چونکە بەڕاستی ئەم ڕێژەیە کە ساڵانی ڕابردوو هەبووە لە چاو ئەم ساڵ نەک ئەوەی کە حکوومەتی هەرێم دەیخاتە ناو گەرا دەخاتە ناو دەریاکانەوە بەڵکو ئەوانەی کە داخڵ دەبن بەهۆی ڕووبارەکانەوە لە ساڵان 90 کەمی کردووە هەم بەهۆی ئەم دروستکردنی ئەم بەنداوانەوە هەم بەهۆی کەمی ئاو وشکە ساڵیەوە کە بە ڕێژەیەکی زۆر دەمرن. کاک خاوش بەگشتی چارەسەر چییە؟ چارەسەری پرۆژەی تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕابردوو چ لە ئێستاە کە دەبێت لە ڕابردوو نەیکردبێ ئێستا بیکا واروەها چارەسەری دیبلۆماسی سیاسی دەبێت چی بکرێ بۆ ئەم پرسە؟ بەدڵنیاییەوە ئێمە پێشتری جووتومانەوە دەشیڵێنەوە بەردەوامیش هەر ئێمە لە گفتوگۆدا دەبین لەگەڵیان و بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پلانی هەبێت کە پلانی نەبێت شکست دەخوات لە پرسی ئاویشدا و وا دەکات کە یعنی بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا دەبێت چی بکات دەبێت یەکەم هەڵسێ بە دروستکردنی بەنداو و دووەمیشان سیستەمێک لا بنێت بۆ ئەوەی کە ئاوگل بداتەوە جا بە هەر شێوازێکە لە جیهاندا باوە ئەم شێوازانە بەکار بهێنێت و وا بکات ئاوی ژێرزەوی زیاد بکات و ڕێگری بکات لە لێدانی بیر و لە هەمان کاتدا یعنی بەشێکی زۆر لە خەڵکی ئەوانەی کە ناهۆشیارن لە پرسی ژینگە و بە تایبەتی ئاو بەشێکی زۆر هەستاون بە پڕکردنەوەی کانی و کارێزەکان کە دەبێت ڕێگری بکە لەم پرسەدا و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی علاقەی دیبلۆماسیەوە یعنی کاریگەری هەبێت لەسەر وڵاتانی دراوسی ئەو وڵاتانەی کە ئێمە ئاومان لەسەر ئاوی خواردنەوە یاخود ئاوی ڕووبار و یاخود ئاوی زراعاتمان لەسەر ئەو وڵاتانەیە وەکو بە تایبەتی ئێران کە دەبێت بەڕاستی لە ڕێگای دیبلۆماسیەوە چارەسەری زۆر کێشانە بکات چونکە ئەگەر بێت ئەم کێشان چارەسەر نەکات لە داهاتوودا ئەگەری هەیە من وەکو خۆم ئەوە تەوەقعی منە کە یعنی جەنجی ئاو بەرپا ببێت بەدڵنیاییەوە وەکو چۆن ئێستا شۆڕشی نەوت لە جیهاندا هەیە بەدڵنیاییەوە ئەو کاتەش جەنجی ئاو دروست دەبێت و کامەش کاریگەری دووبارە هاوڵاتی ئاساییتی زەرەتمەند دەبێت. باش ئێوە وەکو ژینگە دۆستان یا چالاکانی ژینگەی لەو ناوچەیە چیتان کردووە کە مەترسیانە بدەنە بەگوێی دەسەڵات و بە تایبەتی لە ئێستاشدا کە مەترسیەکە زیاتر هەیە پەرلەمانتار جهتی پەیوەندیدار کێتان لێ ئاگادار کردووەتەوە و وەکو خۆتان ئایا هیچ فکر و پلانێکتان هەیە بۆ چارەسەرەکان؟ ئێمە خۆمان بەردەوام پەیوەندیمان لەگەڵ لەلایەنی پەیوەندیدار هەیە و بەردەوامیش پەیوەندیمان پێوانەوە کردووە بەدڵنیاییەوە دەستەی ژینگەمان لێ ئاگادار کردوتەوە کە مەترسیەکانی ئەم بابەتە مەترسیێکی یعنی هەستیارن ئەمانە گرنگم پێویستە ئیشان لەسەر بکرێت و بەردەوامیش دەڕێگەی ڕێکخراوەکانەوە عیلاقە و پەیوەندیمان هەبوو وەکو پێشنیاری پرۆژە دراوە بە پەرلەمانیش بە هەمان شێوەوە لە هەمان کاتدا پێشنیار کراوە بۆ ئەنجومەنی وەزیران کاتێکە گرنگی بە پرسی ئاو بدات لەبەرەوەی ئەمانە مەترسی لە داهاتوودا دروست دەکەن وا دەکەن کە یعنی ژیان تێدا مەحاڵ بێت لەم ناوچانەدا یعنی کاتێکە وشکە ساڵی هەر ئیدی هەر شوێنەکە ئاوی لێ نەبێت وەکو چۆن پەندێکی کوردی هەیە ئەڵێ ئاودانی ئەو شوێنێکە ئاوی لێ نییە بەدڵنیایەوە ئاودانیشی لێ نییە بەدڵنیایەوە پێمان وتون و قسەمان لەگەڵیان کردووە تەنها قسەی ئەوان ئەوەیە کە کاری لەسەر دەکەین و لە پلانماندا هەیە بەڵام
ئێمە 5 ساڵ 6 ساڵ ئەم پرسە بەردەوام قسەمان هەیە و قسە دەکەین کەچی هیچ ئەنجامێکمان نەبینیوە کە 5 ساڵ ینی زۆرە بۆ پرۆژەیە کە تۆ لەبەردەستت دابێ بتوێ کاری لەسەر بکەی ئەگەر ڕۆژی ینی دا پرۆشەری بڵاو کردبایەوە ئێستا خەڵکی و خۆی هۆشیار دەبوو و کاریگەری دڵنیام لە سەراسەت کاریگەری ئاو کەم دەبەوە لە کەمبوونەوەی کاری کەم دەبەوە بەهۆی هاوڵاتیانەوە. زۆر باشە ئەگەر دابشکاریەک بکەین لەوەی کە مەترسیەکان چەندی بەهۆی وشکە ساڵیەوەیە چەندیشی بەهۆی با بڵێن ئەو پرۆژانەیە کە ئێران لا سنووری خاکی خۆیدا لێی داوە و مەترسیەکەی زیاتر لەسەر ئێمە هەیە. ئەگەر دابشکاریەکی بکەین بۆ ئەم ساڵەوە مەترسیانە بە پێی ڕێژەی سەڵاتی چەندی پێوەستە بە وشکە ساڵیەوە چەندی پێوەستە بەو پرۆژە تایبەتەکانی ئێران خۆیەوە. ئەگەر بن قسە لەسەر بابەتەکەم دیارە بە دەقیق ناتوانم پێت بڵێم چونکە ڕێژەی بارانبارین لە ناوچەیەک بۆ ناوچەیەکتر دەگۆڕدرێت و ناتوانم بە دەقیق پێ بڵێم ئایا ئەم ساڵ ینی چەند بەر بارانبارین دەکەوێت بە دەقیق وە چەند بەربەنداوەکان دەکەوێت چونکە بەڕاستی لەم 2 ساڵی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو بیریش لێدراوە ئەبێ ئێمە ئەوەش لە بەرچاو بگرین چونکە تەنها ئەوە نییە کە ئێمە ئاو داخڵ دەبێت لە ئێرانەوە و ئایا وشکە ساڵی بەهۆی بارانبارینەوەیە نام بەدڵنیاییەوە کاتێک کە ئاو لە ژێرزەوی دەردەهێنرێت هەچەنە بارانیش ببارێت تاوەکو ئاوی ژێرزەوی بە تەواوەتی یعنی هەتا ئەو بارانە ئەو ئاوە پڕ نەکاتەوە کە لە ژێرزەوی کەمی کردووە و بەدڵنیاییەوە ناگاتە سەر ڕووی زەوی ئەمەش کاریگەری دەبێت ئەتوانم بڵێم هاوڵاتیان و دووەمیان هاوڵاتیانی کە بیر لێ دەدەن جا هاوڵاتی ئاسایی یاخودەوانی کە لە سلکی حکوومەتدانیان کەسانی دەسەڵاتدارن بە هەر شێوازە لە شێوازەکان بێ ئەمان و دووەمیشیان ئەو بەنداوانی کە دروست کراوە لە سەر ئەم ڕووبارانە و سێمیشان ئەتوانم بڵێم بارانبارین چونکە ناتوانم بڵێم لە سەراسەت بارانبارین کاریگەری هەیە نەخێ بەدڵنیاییەوە و لە 150 پێ نادەم بەهۆی بارانبارین و بێتە هۆکاری وشکە ساڵی من کەمتریشی پێدەم لەمە بەڵام ئەتوانم بڵێم لە 150 بەنداوەکانن و لە 125 بۆ ئەو بیران دەگەڕێنمەوە کاتێکە خەڵک لێیان دەدات و لە سەرادەی دادەنێن بۆ وشکردنی کانی و کارێزەکانی ئەم سنوورە کە جا ئایا بەدەستی ئەنقەز بێ یاخود بار هۆکارێکی تر بێ باقی دادەنێن بۆ ڕێژەی بارانبارین چونکە ئێمە باش دەزانین کە بارانبارین لە جیهاندا هەر بە ئەم سیستەمە هەر هەیە و بەردەوام سیستەمێکی ئیلاهیە کە بەردەوام هەر دەبارێت بەڵام لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکتر کەم دەکاتەوە ئەمانە ئەوە نییە کە ئاوی ژێرزەوی کەم بکات نا بەدڵنیاییەوە ئاوی ژێرزەوی هەر دەبێت تەنها کاریگەری ئاوی سەرزەوی دەبێت کە وشکە ساڵی هەبێت بەڵام ئێمە کەواز لە هەڵکەندنی بیربێنین ئێمە کە پلانمان هەبێت بەدڵنیاییەوە ئێمەشی زەرد و زیانمان پێ ناگەێنێت وەکو وڵاتێکی ترکە لە قیمەی پێشکەوتندایە. زۆر باشە کاک ڕاوێژ ئایا تەنها مەترسی یاخود زیانەکانی ئەم کەماویە بۆ ناوچەی پشدەرە بێت یاخود ناوچەی دیکەش دەگرێتەوە و ئایا بۆچی تا ئێستا حکوومەتی عێراق بێدەنگە و هیچ هەڵوێستێکی نەبووە؟ نابدڵنیاییەوە مەتەنها بۆ ناوچەی پشدەر ناگەڕێتەوە یاخود بۆ سنووری داری ڕاپەڕین ناگەڕێتەوە کەمی ئاو لە هەولێری شێ لە سلێمانی شەیەوە لە باخی شارەکانی تری هەرێمی کوردستانیشدا هەر هەیە ئەمە ناتوانین بڵێ تەنها لەم ناوچەیە بەڵام تۆ کاتێکە پلانت نەبێ بۆ پرسی ئاو کاتێکە هیچ سەدەیەکی گەورەت نەبێ یاخود بەنداوێکی گەورەت نەبێ کە ئاو گل بداتەوە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر هەموو شارەکانی تر دروست دەکات بۆیە ئەمە وا دەکات کە ناتوانین بڵێن تەنها لە یەک سنووردایە بەڵکو باقی سنوورەکانی تر توانم بڵێم عێراق بەگشتی ئێمە کاریگەری لەسەر هەبووە و ئێمە پێشتر سەردانی عێراقمان کردووە تا بەغدامان کردووە بۆی کە بینیمانە چۆن ئاوی ڕووبار و دیزلە کەمی کردو لەو مەنتقانە یعنی ئەوێش هەر کاریگەری هەیە بەهۆی ئەوە تورکیایەوە باقی شوێنەکانی تر کە ئەم ئاوا دەڕژێتە ناوێ و هۆکاری بێدەنگبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی سیاسی دەیگەڕێنمەوە ئەوش ئەوەیە کە لەبەری حکوومەتی عێراقی ئێمە حکوومەتێکی ئەتوانم بڵێم تا ئێستا فشەڵە وەکو چۆن دەڵێ خەڵوزێکە کە بە ئاسانی تێک دەشکێنرێ ئێستا و قووەتەی خۆی نەگرتوێتەوە کە فشار دروستکە لە وڵاتانی تر بۆی کە ئاو نەگرنەوە لەلایەکتر لەلایەکتریش ئەوەیە کە هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی کە بەنداو دروستکە من دڵنیام کاتێک کە بەنداوی دروستکە بەهۆی ئەو هەموو ڕێکخرا و ئەو شتانەی کە هەنە دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە سەر ناگرێتەوە مشکاریگەری بەسەر دووبارە لەسەر ئاو بەڵام ئەتوانین ئێمە لە هەرێمی کوردستاندا قەرەبووی عێراقیش بکەینەوە بەوەی کە ئێمە بەنداو دروست بکەین و دەیان پرۆژەی جوان هەیە لە پرسی ئاودا کە بکرێت بەوەی کە بتوانین ئێمە لە خزمەتدا بەکاری بهێنینەوە تەنانەت ئەمە واقعەیە کە ڕوو بدات دڵنیا بە لە داهاتوودا کاتێک ئێمە بەنداوی زۆرمان هەبێت ئەتوانی وا بکەین ئاش بفرۆشینەوە بە حکوومەتی عێراقی بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم ئەم پلانەی نەبێت توانم بڵێم هیچ شتێکی لێبەدی ناکرێت هیچ ڕوویایەک نییە بۆ ئەم بابەتە.
زۆر باشە کاکراوێش کەواتە لە ئێستاە گرنگترین ئەرکە کەوێتە سەرشانی هاوڵاتی تاوانەوە ئەرکە گەورەکە لە سەرشانی حکوومەت و لایەنەتەوە دیدارەکانە کە بەداخەوەوان لێی خەوتون جارێ ئایا پێویستە جوتیار ئەوەی کە ڕاوماسی دەکا و پرۆژێ بەخێوکردنی ماسی هەیە هاوڵاتیەکی ئاسایی لەو ناوچانەی کە گرفتی کەماوی لە ئارەدا هەیە و ڕووبارانی دەڕژێنە ناو هەرێمی کوردستانە و خەڵکی لەسەر نیشتەجێیە گرنگترین ڕێنماییتان بۆ هاوڵاتیانە چی بکەن بۆی کە هیچ نەبێت بەشێک لە چارەسەر کە لای هاوڵاتی ئەوان خۆیان چارەسەرەکە بگرنە بەر بن با لە شتێک دەست پێ بکەم ئەزانی کاتێک کە ئاوی ماڵان دابش دەکرێت ڕۆژانە بە دوو ڕۆژ جارێک یان بە ڕۆژی جارێک کاتێک کە ئاوی ماڵان دابش دەکرێت بەهۆی ناهۆشیاری تاکی کۆمەلگامان بەهۆی ناهۆشیاری هاوڵاتیانی ئاسایی خۆمان یعنی وای کردووە کە بەڕێژەیەکی بەرچاو ئاو کەم بکات هۆکارەکەی چییە؟ ئەڵێ جاری وە هەیە ئافرەت هەبووە لە جیاتی گسک سۆندەی ئاو بەکاردەهێنێ بۆی کە خۆڵ و خاشاک ینی ڕاستی پاکاتەوە سەر زەویەکە پاکاتەوە و پاڵ بە خۆڵ و خاشاکەوە بنێ یعنی ئاستی ناهۆشیاری تاکمان زۆر لاوازە و لە نزمترین ئاستی لاوازیدا لە پرسی ئاودا و گرنگی پێنادا تەنانەت ئەو غەسلانەی کە من دەمەوێت بۆی لێوە دەست پێەکەم بۆی باشتر ڕوون بێتەوە ئەو غەسلانەی کە ئاو بەکاردەهێنێن بە ڕێژەیەکی زۆر ینی ئاو سەرف دەکەن و تەنانەت ئەو بەنزیخانانەی کە غەسلیشان هەیە لەگەڵەوەدا ئەوانیش بە ڕێژەیەکی زۆر ئاو سەرف دەکەن کە ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی ئاو و کاریگەری دەبێت لەسەر دابشکردنی ئاویش لە بۆ ماڵاندا ئەمە لە یەکتریەوە ئەوانەی کە جوتیارەکان بەڕاستی دەبێت ئەمە لە بەرچاو بگرن کە واز لە بیر لێدان بێنن ئەوانەی کە باغ و باغاتان هەیە واز لە بیر لێدان بێنن لەبەرەوەی کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە ژێر زەویدا کاتێک کە ڕێژەی ئاوی لە ژێر زەوی کەمی کردەوە ئەوە هیچ مەترسیەکانی خۆی دیارە وەکو چۆن بوومە لە زەر ڕوودەدات ئیدی داڕمان ڕوودات ئەمانە جگە لەوەش هیچ کاتێک ئاو لەسەر زەوی زیاد ناکە کاتێکە لە ژێر زەوی ئاوی کەم بێت بۆیە ئێمە دەبێت هەوڵ بدەین بۆی کە خەڵکی زیاتر ئاگادار بکەینەوە لەو مەترسیانە ئێمە دەبێت هەوڵ بدەین کە بە خەڵک بدەین بڵێن بەڕاستی ئەمانە مەترسین بۆ ژیانی خۆت بەڵام بەداخەوە دووبارە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هۆشیارکردنەوەی تاکیش لەم پرسەدا هیچ ئەنجامێک یا بڵم هیچ ئەنجامێکی نەداوە بەدەستەوە لە هەمان کاتدا هیچ پلانێکی تۆکمەشی نییە بۆیە دەبێت هەریەکەوە ئێوە لە ڕێگای میدیاوە و ئێمە لە ڕێگای کار و چالاکی خۆمانەوە لە ڕێگای ئەوانەی کە پەیوەستە بە بابەتی هۆشیاریەوە ئێمە هەوڵ بدەین بۆی کە تاک هۆشیار بکەینەوە بەڵام بەڕاستی ئێمە پرۆسەیەکی قورسە پرۆسەیەکە یعنی کاتی پێویستەوە پرۆسەیەکە جدیاتی دەوێت پرۆسەیەکە دەبێت هەتا وەکو تۆ عەقڵیەتێک دەگەوڕی بۆ عەقڵیەتێکی تر ئەمە پێویستی بە پەروەردەیەکی تەندروست هەیە زۆر باشە کاکراوێش زۆر سپاس دەکەین سپاس بۆ جەنابەت لەوەی کە لە دەڤەری ڕانیەوە لەگەڵمان نبووی و باست لە مەترسیەکانی وشکوونی ئاویزێ بچووک یاخۆت بەگشتی کەماوی لە هەرێمی کوردستان کرد زۆر سپاس دەکەین دووبارە بەڵازیزان ڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژیشمان دیارە ویستم کۆتایی پێبێنم بەڵام پەیامێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت ئیدریس سڵاوی خوای گەورە دلێ بێ ئەم کاتت باش زانیاری لای تۆ چی هەیە فەرموو ئیدریس ئەگەر گوێت لە دەنگێمێ سڵاوی خوای گەورە دلێ بێ ئەم کاتت باش گرنگترین زانیاری لای تۆ چیە فەرموو بیخەیتە ڕوو بەشەیداخان سڵای خی گەورە لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش بەڵێ لە هۆڵەی دواوەی من لە ئێستادا کۆنفرانسێکی تایبەت بەڕێوە دەچێت بە ناونیشانی تەندروستی منداڵان بە تایبەت کەوا دوێنێ ڕۆژی جیهانی منداڵان بوو لەوەرە ئێستاژدا لە چەند شار و شارۆچکەیەک لە هەرێمی کوردستان منداڵان بە شێوەیەکی نائاسایی تووشی کۆمەڵەیەک نەخۆشی و سکچ و شانەوە بوونە گرفت هەیە لەو نێوانەدا من دەمەوێت بەڕێوبەری نەخۆشخانەی منداڵان وەربگرم لە شاری هەولێر دکتۆر سپاس دەکەم ئەگەر بیتە ئێرە پێم بڵێ ئەو نەخۆشیەتیە کە هەیە وە گرفتەکانی چین بۆ چارەسەرەکانی چین زۆر سپاسان دەکەم دەستان خۆشبی بەڕاستی وەک خۆتان باز دەکەن یعنی عادەتەن لە منداڵان نەخۆشی وەرز لەگەڵ وەرز دەگۆڕێ ئەو نەخۆشیانەی کە لە وەرزی هاوین دەست پێ دەکا و زیاتر لە وەرزی هاوین بڵاو دەبێتەوە لە منداڵان نەخۆشی سکچوو ڕشانەوە و ئەو بابەتانە زیاتر یاخود ژەهراوی بوون بە خواردن تەسەمومی خواردن بەو حاڵەتانە ڕوو لە زیادبوون دەکا بەهۆی گۆڕانی وەرزەکە و عادەتەن نەخۆشی زیاتر داخل دەکرێت لە نەخۆشخانە و پێویستیان بە چارەسەری زیاتر دەبێت دەگوترێت ئەو نەخۆشیە کاریگەری دەبێت لەسەر بنیای منداڵ ئایا تا چەند ڕاستە
خۆی نەخۆشیێکی کتوپەڕە زۆرجار بڵاو دەبێتەوە لەسەر بنیای منداڵەکە شەک نییە لەسەر بنیای منداڵەکە یەکسەر تەسیری لێ بکە بەڵام عادەتەن دەبێتە هۆی وشکبوون و بێتاقەتی لە منداڵەکە بێگومان پێویستی بە چارەسەری خێرا هەیە و بۆ ئەوەی منداڵەکە لە وشکبوون بپارێزێت. زۆر سپاس دەکەم. بەڵێ شەدەخەن لێرە دکتۆر بەختیار لە پانێڵەکە ئامادە بوو من دەمێت هەر بەڕاستەخۆ بچمە لای دکتۆر بەختیار. دکتۆر سڵاوت لێبێ من دەمێت بە شێوەی ڕاستەخۆ بێمە لای جەنابەت سپاس بۆم دەرفەتە کاریگەری پەروەردەی منداڵ یاخود خۆپارێزی لە نەخۆشیەکان تا چەند گرینگە. با من بەوە دەست بکەم ئەمڕۆ بە هەمومان و بە هەموو دکتۆرانی کە بەشداریمان کرد بۆمان دەرکەوت کە لە ڕووی دەروونەوە دەبێت گرنگی بە منداڵ بدەین لە ڕووی خێزانەوە دەبێت گرنگی بە منداڵ بدەین لە ڕووی تەندروستیەوە دەبێت گرنگی بە منداڵ بدەین لە ڕووی قانونیەوە کە دکتۆرە دیلمان باس دەکات دەبێت گرنگی بە منداڵ بدەین لە ڕووی سزا و تاوان و وەکۆڵێت ئەو بارودۆخە نەخوازراوی کە ڕووی دەدا لە کوردستانی خۆمان دەبێت گرنگی بە منداڵ بدەین تەنانەت لە ڕووی ئەوەی کە تا چەند کەسانی سەرکەوتوو دەکەینە کۆمەلگاوە دەبێت گرنگی بە منداڵ بدەین لەبەرەوە پەروەردەکردنی منداڵ پەروەردەکردنی جیلی داهاتووە کە چۆن نەمامێک ئەگەر لە سەرتاوە گێڕ بێت لار بێت ئەگەر بە جوانی بە مەزبوطی نەتشان ئەگەر بە جوانی مەزبوطی خزمەت نەکرد بەدڵنیاییەوە دوایی دارێکی لار دەرەچێت و کەس ئیسفادەی لێ ناکاو دەبێت لە بنابی بڕیتەوە بەدڵنیاییەوە مناڵیش ئەمڕۆ بە کورتی قسەکان باسمان لەوە دەکرد کە پەروەردەیەکی زۆر باش و چاک و مەزبوطی پەروەردە لە ڕووی خواردنەوە پەروەردە لە ڕووی دەرونیەوە پەروەردە لە ڕووی بنیادیەوە پەروەردە لە ڕووی دینداریەوە هەتا تەنانەت لێکی لەو خاڵانە باسم کرد کە مناڵ زۆر گرنگە لە سەرتاوە تا ڕادەی خوداناسیەکی هەبێت بەڵام ئەویش کەم و زۆر بە گوێرەی ئاستی خۆی بە گوێرەی تەمەنی خۆی بۆی بتوانێت جگە لەوەی کە قانون لە هەندێشت دەیگرێتەوە بەڵام مەسەلەی خوداناسی مەسەلەی دینداریەکەش تا ڕادەیەک هۆکارێ بێ بۆ بەقۆتکردن و بەهێزکردن لە ژیانە. زۆر سپاس دەکەم دکتۆر بەختیار کەمان تاڵبانی وڵی کایزە لە من دەمێت لێرە بە کورتی ئاماژە بەو وتەی وەزیری تەندروستی بکەم کەوە وەزیری تەندروستی لێرە ئامادە بوو لە کۆنگرێش و ڕۆژنامەوانی ڕایگەیاند باسی لەو نەخۆشیانە کردکەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە بڵاو بۆتەوە بەتایبەت نەخۆشی سکچوون کەوا هۆکارەکەی بۆ ئەوەی گەڕاندەوە کە هەموو ساڵێک لە ماوەی لەو وەرزی گەرمایەکەوە هەبووە منداڵان تووشی سکچوون دەبنەوە ئەو سکچوونەش کە هەبووە بە شتێکی ئاسایی ناوبرد تەنها بەهۆی گەرمای زۆرەوە بووە بەڵێ زلال ئەمە بەشێک بوو لە زانیار. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان ئیدریس محەممەد سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازدان و خۆشەویستان بەم شێوازە گەشتینە کۆتایی پرۆگرامی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان بەرگڵابەتەکانمانەمووی پێشکەشکردن بۆ هیوای جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا ڕەشەممەی هەفتەی داهاتوو دەستپێکی هەفتەیە پێتان دەگەینەوە لەگەڵ هاوکارانم بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ. That's